بسم الله الرحمن الرحيم. كتاب خاني دنجي روشناي زنجيرة كتابكاني غوفاري الرينوين. ناوي كتاب دكتور محمد إقبال فيلسوف أديبي شورجير. نوسيني ماموستا محمد ملا صالح شارزوري. ناوي زنجيري بيامكاني گنجان سيويك. زوري زنجيري كسايت يكان يك. تيراش 2000 دانا. نوبەی چاپ دووەم ساڵی چاپ 2015 ژمارەی لاپەڕا 69 لاپەڕا نەخشەسازی بەرگ و ناوەڕۆک ڕێنوێن پێداچوونەوەی کۆچەر محەممەد مەلا ساڵح چاپخانەی ڕێنوێن نرخ تەنها 2000 دینار سەرپەرشتیکار سەرکۆ کەریم ئەحمەد لە بەڕێوەبەرەتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارەی 1420 ساڵی 2014 پێدراوە ئەم بەرهەمە تعبیر لە بۆچوونی نووسەر دەکات خوێندنەوەی عەلی عومەر مۆنتاژ و کارەدەنجە پێشکەشە بەو مۆمانەی خۆیان ئەسووتێنن بۆ ئەوەی گەل لە تاریکی شەوە زەنجی ژیاندا نەکەون و ملیان نەشکێت مامۆستا شارەزووری پێشەچی لاپەڕا 4 بسم الله الرحمن الرحیم دەمێکە بە ئاواتی ئەوەم کە زانایەکی خاوەندڵ و مێشکێکی کراوە و شارەزا بە پەنجەی کارەمە پێنووسی بارخۆش بگرێتە دەست و بادرێژی لەسەر پێشەوای هەڵکەوت و هەستیاری شاعیر ڕاستی و فەیلسوفی ئیسلامی دکتۆر محەممەد ئیقبال بە زمانی کوردی بنووسێت بەڵام نووسینێکی درێژ و تێر و تەسەل کە هەموو ڕووەکانی ژیانی بخاتە ڕوو هەموو هەوڵ و تێکۆشانەکانی شی بکاتەوە و پەردا لەسەر نهێنیەکانی لا بدات و باپوختی لە بەردەمی گوێگر و خوێندەوارە کوردەکانی دابنێت ئەروە بەرهەمەکانی بە ئەمینی وەربجێڕێتە سەر زمانی کوردی و خوێنەری کوردیان پێ ئاشنا بکات و ڕەچە و ڕاڕەوەکەی ڕوون بکاتەوە چونکە ژیان و خەباتی ئیقبال لە کاتێکی ناسکدا بووە کاتی داگیرکردن و دەست بەسەرداگرتنی بەریتانیا بوو بۆ هیندستان کە نیشتیمانی ئیقبال بوو ئیقبال دەیبینی بەریتانیا بۆ ئەوەی بە تەواوی زاڵ بێت بەسەر هیندا و مەترسی ئەوەی نەمێنێ ڕۆژێک لە ڕۆژان گەلی هیند ڕاپەڕێ و لا وڵات دووری بخاتەوە بۆ ئەمە کەوتە هەوڵدان بۆ بربەرەکانی ئیسلام و دوورخستنەوەی خەڵکی لە ئیسلام و بۆ نەهێشتنی حکم و فەرمان و یاسای ئیسلام و ناشرینکردنی ئیسلام و لێڵکردنی لە بەرچاوی بەچکە موسڵمانەکان بە تایبەتی لە دژی جیهاد لە ئیسلامدا و فەرمانڕەوایی ئیسلام زۆر هەوڵی دەدا تا ئەو ڕادەیەکەوتە دروستکردنی پێغەمبەرە درۆزنا وەکو غولام ئەحمەدی قادیانی یان برەودان بە بابی و بەهائیەکان لە وڵاتدا بێجگەلەوەی جیاوازی ئاین و چینایەتی لا نێوان موسڵمانان و بوزی و گاپەرستەکاندا هەڵدەگیساند و ئاگرەکەی خۆش دەکرد بۆیە کاتێوتیان بە مەولای محەممەد عەلی جەناح جیاکردنەوەی پاکستان لە هیندستان سیاسەتی فەرق تەسەدی بەریتانیا خزمەت دەکات فەرمووی نەخێر بۆ گەلی هیند بە پێچەوانە وەحد تەسەدە جا ئەم هەموو ناڕەواییانە بوونە مەشخەڵێک و دڵ و دەرونی ئیقبالیان ڕوونا کردەوە و هەستی هەستیاریان تێدا بزواند و کردیان بەو زانە و فەیلسوف و بلیمەتە کەوە ژیانی خۆی تەرخان کرد بۆ خەباتکردن لە ڕێی ڕزگاری موسڵمانان و گەلی هیند بە تایبەتی و مرۆڤایەتی بەگشتی هەروەها چەندەها زانایتری وەکو سەید ئەحمەدی سەرهەندی و وەلیەڵڵای دەهلەوی و مەولای محەممەد عەلی جەناح و ئەبول ئەعلای مەودودی و کۆمەڵەی نەدەویەکان وەکو کەژی دامەزرا و لە بەردەم دەسەڵاتدارانی بەریتانیا وەستان و ژیانیان پێتاڵ کردن با دەستی ژەهراوی دایان با دەمی غوڵام ئەحمەدی قادیانی و باکرێگیراوەکانی تریان بەناوی ئیسلامەوە هەموو کاتێک لە دژی دەدوان و خەڵکیان لە پیلانەکانی حاڵی دەکرد و هانی مرۆڤە موسڵمانەکانیان دەدا لێیان ئەمە هۆی حەزکردنمان لەوەی کوردەکان شارەزای ژیانی دکتۆر ئیقبال ببن لەلایەکەوە لەلایەکی ترەوە بڵاوکردنەوەی ژیان و خەبات و بەرهەمی ئەو زانایە دەری دەخات کە ئاینی ئیسلام ماڵی هیچ کەس نییە و لەسەر هیچ بەرەباب و نەتەوەیەک تاپۆ نییە و کەس ناتوانێت بیکات بە ماڵی خۆی و بە دەسەنا بەشی خەڵکی لێ بدات چەندم بەلاوە جوان بوو کە نووسەرێکی عەرەب لە نووسینێکدا بڵاوی کردبەوە کە کەس ناتوانێ بڵێ محەممەد لانەتەوەی ئێمەیە و لانەتەوەکانی تر نییە چونکە محەممەد صەڵی الله عەلەیه وسەلەم پێغەمبەری هەموو ئادەمیەکە و بۆ هەمووان وەکو یەک وایە هەرچۆن هەتاو هەموو پارچەکانی زەوی ڕۆشن دەکاتەوە و نابێتە ماڵ بۆ هیچ کەرتە و بەشێکی پێغەمبەریش صەڵی الله عەلەیه وسەلەم وهایە و زیادە پەیوەندی پێوەی تەنیا بە پەیڕەوی و گوێڕایاڵی کردنیەتی و بەس ژیانی دکتۆر ئیقبال بە گەلێ زمان نووسراوە و بەرهەمەکانی بۆ سەر گەلێ زمان وەرجێڕراون و بوونەتە چرای ڕووناککەرەوەی گەلێنەتەوە
بەڵام تا ئێستا نەتەوەی کورد لەم چرا ڕووناکە و لەم سەرمەشقا شیرینە بێبەش بووە کە زۆریش پێویستی پێیەتی. زۆر لە زانا کوردەکانمان ڕەنگە هەر ناویشیان نەبیست بێت. ئۆباڵی ئەمەش بە ئەستۆی زانا نووسەرەکانمانە. باداخ و گلەیەوە ئەڵێم خوێندەوارە کوردەکانی ئێمە گەلێک لە ژیان و بەسەرهاتی زانا و فەیلسوف و هەستیارە بێگانەکان شارەزان، وەکو هەیگڵ و فێرباغ و داروین و فرۆید و ستارتێر و شکسپیر و فۆڵتێر و تاکوور و نەهرە و هەتا دوایی. کەچی زۆر کەمیان نەبێت لە ژیان و بەسەرهاتی زانا و فەیلسوفە هەستیار و پێشەوە وێژەوانانی خۆمان شارەزانین و نایان ناسین، کە یەکێ لەوانە دکتۆر ئیقبالی هیندیە و ئەبوایە زیاتر لەمانەدا شارەزا بووینایە. اینجا لێرەدا دەڵێم وەکو لەم نامیلکەی کاک محەممەد شارە زوریەوە شتێکت بۆ دەردەکەوێت. دکتۆر ئیقبال وەکو فەیلسوفێکی بلیمەت بوو، هەستیار و وێژەوانێکی قوڵ و بەتام و مەزەش بوو، سۆفیەکی ڕاستەقینەی خواناز بوو، زانایەکی شارەزای ئاگادار بوو، نووسەرێکی چاپوک خامە بوو، پێشەوایەکی تێگەیشتووی دڵسۆزی چارەسەرکەر بوو، بەڕەنجێکە مانای موسڵمانی ڕاستەقینەی تێدا هاتبووە جێ. بەتەواوی ئاگدار بوو لە باری مرۆڤایەتی گشتیدا و شارەزاییەکی باشی لە هەموو بەرنامەکانی سەرزەویدا هەبوو، هەموو بیر و باوەڕ و یاسا و بەرنامەکانی هەڵسەنگاندبوو. پاشان وەکو فەیلسوفێکی پسپۆر فەرمانی دەدا بە سەریاندا و چاک و خراپی لێک زیاد دەکردنەوە. بەڵێ ناسینی ئیقبالی زانە فەیلسوف هەستیار وێژەوان پێشەوە پزیشکی حاڵزان زانین و نووسین و بەرهەمەکانی چلای ڕووناککەرەوەن بۆ هەموو مرۆڤ و نەتەوە یەک، بەتایبەتی بۆ گەلی کوردی موسڵمان لەم هەنگاوە ناسکەیدا. بۆ یەکە چاوم کەوت بەم نامیلکەی مامۆستا محەممەد شارەزووری گەلێک دڵشاد بووم، خۆ هەرچەندە ئەمە فەریکە بەرهەم و کاڵ و کرسی تێدا بەدی دەکەم، بەڵام با هیوان ببێتە کڵاو ڕێژنەیەک و گوێگر و خوێنەری کورد لێوەی سەیری دکتۆر ئیقبال بکات و دوا بدوای ئەمە زیاتر و درێژتر لە ژیان و بەرهەمی ئەو مامۆستا دڵسۆزە دکتۆر ئیقبال تێبگەین. کەواتە سوپاس بۆ کاچی شارەزووری و بۆ هەستی ئیسلام پەروەری کورد دۆستی هەزاران درود و سڵاو بۆ گیانی خاوێنی دکتۆر ئیقبال. عەبدولعەزیز پارەزانی سلێمانی 1974 میلادی. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. پێشەچی مامۆستا شارەزووری لاپەڕا نۆ. هەرچی ناوی محەممەد ئیقبال بەرجەم ئەکەوێت یەکسەر شێوەی موسڵمانێکی ڕاستم بەرچاو ئەکەوێت کە بەدەستێکی قورئان و بەدەستەکەی تری چەچی بەدەستەوە گرتبێ بۆ پاراستنی گیانی پاچی ئیسلام. کام ئیقبال ئەو فەیلسوفەی کە زانایەکی بەرزی ڕووسی هەڵگەڕا بەچیای هێمالایەت تاکو بگات بە ئیقبال و هەندێک لە فەلسەفەکەی وەربگرێت. ئەو مامۆستایی کە دایشۆ ڕۆسۆی و دکتۆر فیشەری مامۆستا لە زانکۆی لاپزیک و خاوەنی گۆڤاری ئیسلامیکا و هەستیاری ئەڵمانی و فەیلسوف هانس بەو پەڕیشانەزیەوە بەرهەمەکانیان گۆڕیوە بۆ ئەڵمانی و ئینگلیزی و فەڕەنسی و بەراوردیان کردووە لەگەڵ بەرهەمەکانی گۆتە و نیتشەدا. بەڵکو لە ئەڵمانیا کۆمەڵێک دامەزرێنرا بەناوی جەماعەتە ئیقبال بۆ سەرپەرشتی گۆڕینی بەرهەمە پڕسوودەکانی. محەممەد ئیقبال ئەو ئەدیبە بوو کە ئەسکاریا لە ئیتالیا و مەکنەزی لە ئەمریکا و نیکلوسۆن و بڕاون لە بەریتانیا و دکتۆر عەبدولوهاب عەزام و نەجیب گەیلانی لە میسر کون و قژبنی جاوید منزل گەڕان بە شوێنی کەلەپورەکەیدا تاکو بتوانن ئیقبال با گەلەکانیان بناسێنن. منیش ناڵێم ئەتوانم ژیانی ئیقبال بنووسم لە هەموو ڕوویەکەوە، بەڵام ناوی ئەخەمە ناو ناوانەوە تاکو مامۆستایەکی شیاوی ئەم باسە بتوانێت بە ئەرچی سەرشانی هەڵبستێت. جا ئێستا فەرمون لەگەڵم بۆ لاپەڕەکانی ئەم باسە تا بەرگوڵێک لەم خواردنە جیایە تا مەزرۆیە بکەین. مامۆستا شارەزووری. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی یەکەم ئیقبال چێە؟ لاپەڕە 11. خێزانی ئیقبال لە ڕەچەلەکدا دەگەڕێتەوە بۆ وڵاتی کشمیر و لە بنەڕەتدا بەڕاهمەن کە زانایانی ئاینی بوزین لەو ناوچەیەدا. ڕوونکردنەوە ئاینی بوزی ئاینێکی کۆنی هیندیەکانە و باوەڕیان بابوونی خوا هەیە، بەڵام وا ئەزانن کە پاش مردن زیندووبوونەوە نییە. ئەگەڕێینەوە بۆ باسەکەمان. لە کاتی پەیدابوونی دەوڵەتی مەگۆلیەکاندا یەکێک لە باپیرانی ئیقبال موسڵمان بووە. محەممەد ڕەفیقی باپیرەی ئیقبال باهۆی بێدەرامەتی و گەڕان با شوێن ژیاندا لە ناوچەکەی خۆیانەوە باری کرد بۆ ناوچەی سیالکوت لە وڵاتی پەنجاب لە دەی لۆهەرنیشتە جێبوون. ڕوونکردنەوە پەنجاب واتە پێنج ئاو، وڵاتێکی فراوانە لە ژووروی پاکستان و هیندستان. پاش سربەخۆیی پاکستان دابەشکرا لە نێوان هیندستان و پاکستاندا. ئەگەڕێینەوە بۆ باسەکەمان. هۆی کۆچی باپیرەی بێدەرامەتی کشمیر و گەڕانی بوو با شوێن فەرماندا.
ئەم خێزانە تەنها باوکێک و دایکێک و کوڕێک بوون. کوڕەکە ناوی محەممەد بوو کە لە پاشدا خواکردی بوو بە باوکی دکتۆر ئیقبال. محەممەد ئیقبال زۆر جاردانی بەوە داناوە کە لە پێشدا کافر و بەڕاهەمە بوون، وەکو لەم شیعرە فارسیەدا دەڵێ: سەیری من بکەن ئیتر نابینی لە هیندستاندا جگە لەم بڕاهەمەن زادەیە زیاتر کە شارەزای نهێنیەکانی ڕۆمی و تەبرێزی هەبێت. مەبەستی لا ڕۆمی جەلالەددینی ڕۆمیە و لا تەبرێزی شەمسی تەبرێزیە. دیسان کاتێ ئەچێتە مزگەوتی قۆرتوبا لە ئەندەلوسی ئیسپانیا چامەیەک ئەڵێ و لەو چامێشدا دان ئەنێت بەوەی کە بەڕاهەمەزادەیە و ئەڵێ: من لە بنچەدا کافرێکی هیندیم، بەڵام سەیری ئارەزوو حەزم بکە. دڵم پڕە لە دروددان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم و سەر زمانیشم هەر درودە. باوکی ئیقبال نمونەی باوکان بووە بۆ چاچی. جوتیارێکی زۆر لە خوا ترسی ڕووتی تێکۆشەر بوو لە پێناوی پێکێنانی ژیاندا بۆ خێزانە ئاوارەکەی. دکتۆر لە کتێبی ڕموز بیخودێ ئەم ڕووداوەی نێوان خۆی و باوکی ئەجێڕێتەوە و ئەڵێ: ڕۆژێک سوالکەرێک زۆر بە توندی لە دەرگای ماڵەکەمانی ئەدا، نەجارێک نەدوو نەسێ هەتا ئەهات بە توندی لێی ئەدا. منیش زۆر پەس بووم، ئەو دارەی بەدەستمەوە بوو دام بە سەریدا. ئەو شتانەی سواڵی کردبوون و بەدەستیەوە بوون ڕژا و پژا بەسەر زەویدا، چونکە گەنج بووم هەستم بە چاکە و خراپە نەئەکرد. کاتێک باوکم هات بە سەردا و ئەم دیمەنەی من و سوالکەرەکەی دی تێکچوو، ڕەشدا گیرسا و چەند دڵۆپێک فرمێسک لا چاوی کەوتە خوارەوە و فەرمووی: دوا ڕۆژ کە هەموو گەلان لەنێو هەردوو دەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆ ئەبنەوە بە هەموو چین و نەتەوەکانیەوە لەم کاتە ترسناکەدا کە من لە ترسانە هەڵ ئەلەرزم هەر ئەم سوالکەرە هەژارە دێت و دادم لە دەست ئەدات. من چۆن وەڵامی پێغەمبەر صلی الله عليه وسلم بدەمەوە ئەگەر بفەرمێت خوا کوڕێکی گەنجی مسلمانی دایتێ، کەچی نەتوانی باپەی ئەو نەخشەی من بۆم کێشاون پەروەردەی بکەیت، بەڵکو هەر نەتوانی بیخەیتە ڕیزی ئادەمی زادەوە. جا من چۆن و چی وەڵامی بدەمەوە و چی بڵێم؟ لا دایک بوونی. باوکی دکتۆر ئیقبال ماوەیەک پێش ئەوەی خوا ئیقبالیان پێ ببەخشێ لە خەویدا بینی کە کۆترێکی سپی کەوتە ژوورەکەیەوە. ئەمیش پەلەماریدا و گرتی. کەچی لە ڕۆژی 24 ذیلحیجەی 1289 کۆچی بەرامبەر با ڕۆژی 22/2873 میلادی مامۆستا ئیقبال لا دایک بوو خەوەکەی باوکی هاتە دی. خوێندنی پاش ئەوەی کە زمانی پاک بوویەوە نێردرا بۆ حوجرا بۆ لای مەلا تاکو لەوێ فێری خوێندنی قورئانی پیرۆز ببێت. لە پاشان چوە قوتابخانەی ئەسکوتی لە سیالکوت، لەوێ خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی تەواو کرد. لەم پلەدا ئیقبال دەستیدایە هۆندراوە. هەر هۆندراوێکی ئەهۆنیەوە ئەینارد بۆ لای مامۆستا داغ کە هۆنەرێکی بەرزبوو لە زمانی ئۆردی. ئەویش بۆی ڕێک ئەخست و بۆی ئەناردەوە تاکو وای لێهات پێویستی با ڕێکخستن نەما. ڕوونکردنەوە ئۆردی زمانی وتوێژی ئەو ناوچە و زمانی ڕسمی ئێستای پاکستانە. ئەگەڕێینەوە بۆ باسەکەمان. لە دواییدا ڕۆیشت بۆ لاهوری پایتەختی وڵاتی پەنجاب کە لەو کاتەدا کانگای زانست و ئەدەب بوو. لەوێ لە زانزگای میری وەرگیرا و دەستی کرد با خوێندن با شێوە جوانەکەی خۆی تاکو توانی زانزگا تەواو بکات. لە پاشان کرا بە مامۆستای فەلسەفە و زمانی ئینگلیزی لەو زانزگایی کە خۆی لێی دەرچوو بوو. هەر لەو ماوێدا توانی زانزگای ئیسلامیش تەواو بکات و بڕواننامەی خۆی وەربگرێت. لەم کاتانەدا هیچ کۆڕێکی ئەدەبی نەئەبەسترا لە لاهور بەبێ ئامادەبوونی مامۆستا ئیقبال یان بەبێ خوێندنەوەی هۆندراوە بەرزەکانی. هەموو گۆڤار و ڕۆژنامەکان پڕ بوون لە هۆندراوە ڕیشەدارەکانی. یەکەم هۆندراوە کە خوێندیەوە لە لاهور لە ساڵی 1899 میلادیدا بوو. بەهۆی ئاهەنگی ساڵانەی کۆمەڵی پاراستنی ئیسلام لاژێر سەردێری ناڵەی هەتی و ناڵەی یەتیم بوو. لەم کاتەدا یەکەم کتێبی لە چاپدا بەناوی ئابووری ئیقتیساد کە بە زمانی ئوردی بوو. سەرڕای هۆندراوە و چامەکە بە زمانی ئینگلیزی بڵاوی ئەکردنەوە. چوونی بۆ ئەوروپا. بۆ وەرگرتنی زیاتری زانست و هونەر خولیای چوونە ئەوروپای کەوتە سەر. بۆیە لە ڕۆژی 2 نۆی 1905دا چووە دەهلی. لەوێ لەلایەن زانایان و پیاوانی ئاینەوە پێشوازیەکی گەرمی لێکرا. یەکێ لەو پێشوازیکەرانە حەسەن نیزام دەهلەوی بوو کە لەنەوەی نیزامەدین ئەولیایە. پاش چەند ڕۆژێک مانەوەی لە دلهی ڕۆیشتە بەندەری بۆمبای و سواری پاپۆر بوو ڕۆیشت بۆ ئینگلترا و لە زانکۆی کێمبریج لە زانزگای فەلسەفە وەرگیرا. وا دەستی کرد بە خوێندن.
پاش تەواوکردنی ئەم زانکۆیە ڕۆیشت بۆ ئەڵمانیا و بە ماوەیەکی کەم فێری زمانی ئەڵمانی بوو. لەوێش لە زانکۆی میونیخ وەرگیرا و توانی لەو زانکۆیەدا بڕوانامەی دکتۆرە لە زانستی فەلسەفەدا وەربگرێت با پلەی زۆر باشە. لە پاشان گەڕایەوە بۆ لەندەن و چووە کۆلێژی یاساناسی کولیەتە القانون و بڕوانامەی پارێزەری وەرگرت. ئیقبال لەو ماوەی کە لە ئەوروپا بوو وەکو کادیرێکی ئیسلامی وابوو دەستی کردبوو با بڵاوکردنەوەی یاسا جوانەکانی ئیسلام و لابردنی پەردا لەسەر ئەو باوەڕە پوچانەی کە خرابوونە سەر ئیسلام، باگرتنی کۆڕی ئەدەبی و بڵاوکردنەوەی هۆندراوەکانی لە گۆڤارە بەناوبانگەکانی ئەو کاتەی ئەوروپادا. ئیقبال وەکو قوتابیەکی ژیری تێگەیشتوو بۆی دەرکەوتبوو ئەو شارستانیەتەی ئەوروپا بنچینەکەی بۆشە. هیچ بریق و باقێکی ئەم شارستانیە دڵی ڕانەکێشا و نەبەزی و لەسەر بیر و باوڕەکەی خۆی و لە ئیسلام لای نەدا، بەڵکو گاڵتەی پێ ئەهاتوو وەکو لە دوو شعرە هیندیەکەیدا دەرئەکەوێت دەڵێ: ئەی دانیشتوانی ڕۆژ ئاوا، ئەم زەویەی خوا دوکان و چایخانە نییە، ئەوەی کەوا ئەزانن زێڕە بۆتان دەرئەکەوێت کاپوچە. ئەم شارستانیەتەی ئێوە خۆی ئەداتە بەر ئەو خەنجەرەی کە دروستی کردووە بۆ خەڵکو و ئەو هێلانە قورسە بەسەر ئەو چڵەدارە ناسکەوە ناوەستێ. پاشماوەی تەواوبوونی خوێندنی کە 3 ساڵی خایەند گەڕایەوە بۆ وڵات و ڕۆژی 27 شەشی 1970 میلادی گەیشتەوە لاهور و بادەیان کەس بەهۆی گەڕانەوەی شاعیر و گەنجی تێکۆشەری ئیسلامەوە ئاهەنگیان جێڕا. ئیقبالی پارێزەر لا پێشەوە باسمان کرد کە ئیقبال بڕوانامەی پارێزەری وەرگرت لە لەندەن پاشتەواوکردنی زانستگای یاساناسی کە گەڕایەوە بۆ نیشتیمان پیشەی پارێزەری بۆ خۆی هەڵبژارد و پارێزەری بە سربەستر زانی لە فەرمانە میریەکانی تر. ئیقبال هیچ کێشەیەکی نەئەگرتە ئەستۆی تاک و نەیزانیایە خاوەنەکەی لەسەر حەقە و مافی پێشێل کراوە و حەقی داوای هەیە. ئەو کاتە بە هەموو توانایەوە هەوڵی سندنی مافە خوراوەکەی بۆ ئەدا. بەردەوام بوو لەسەر پارێزەری تاکو ساڵی 1934 میلادی و تا 4 ساڵ پێش کۆچکردنی جار بەجاریش لە زانکۆکاندا ئەبوو بە مامۆستاوانەکانی فەلسەفە و زمانی عەرەبی و ئینگلیزی ئەوتەوە. زۆر لە هاوڵەکانی لە مامۆستایانی زانکۆکان حەزیان ئەکرد ببێ بە مامۆستای هەمیشەیی، بۆیە زۆر پێیان ئەوت بۆچی نابیت بە مامۆستای هەمیشەی لە یەکێک لەم زانکۆیانەدا جێگەی داخە ئەو هەموو زانستە بشارێتەوە. هەموو کاتێک لە وەڵامدا ئەیوت کارگوزاری ئینگلیز زۆر ستەمە، لەوی ستەمتر ئەوەیە ناتوانم ئەوەی لە دەروونمدایە بە خەڵکی ڕابگێنم، بەڵام ئێستا سربەستم چی بڵێم ئەیڵێم، چی بکەم ئەیکەم. بەڵام پەیوەندی مامۆستا ئیقبال لەگەڵ زانستگای ئیسلامی لە لاهور تەواو و بەهێز بوو، هیچ کاتێک بێبەشی نەئەکردن لە ئامۆژگاری و بەرهەمەکانی ئیقبال لە زانکۆی ئیسلامیەکاندا. کاتێکە دکتۆر ئەنساری مامۆستا ئیقبالی بانگ کرد بۆ زانکۆی ئیسلامی لە دلهی، ئەویش لە سەرداخوازیەکەی ئەو ڕۆیشت و لەوێ ئاهەنگێکی گەورەیان بۆ جێڕا. لەم ئاهەنگەدا مامۆستا ئیقبال وتارێکی زۆر بە نرخی مێژوویی خوێندەوە. بۆ ڕۆژی دوایی لە کۆبوونەوەیەکی تردا وتارێکی کورتتری خوێندەوە و بەم نوکتەی خوارەوە کۆتایی بە وتارەکەی هێنا. ڕۆژێ هەندێ لە شاگرد و بەردەستەکانی شەیطان چوون بۆ لای، سەیریان کرد شەیطان دانیشتووە و بەتاڵە و خەریکی جگارە کێشانە. وتیان ئەوە چۆن وا بەتاڵ دانیشتووی؟ شەیطان وتی هەموو کار و فەرمانی خۆمم سپاردووە بە میری بەریتانیا، من ئەمەوێت ئیتر پشوویەک بدەم. ئەگەر نەختێک باوردی سەیری ئەم وتەی ئیقبال بکەین، بە تایبەتی لەو کاتەی کە هیند نێچیرێکی دەمی بەریتانیای گورگ بووە، کەسێک بتوانێت لەم شوێنەدا و لەو ڕۆژەدا قسەی وا بکات بۆمان دەرئەکەوێت کە چەند نەترس و لێبوردە بووە. سەرڕای ئەوەی کە خۆی باوەڕنامەی دکتۆرای لە فەلسەفەدا وەرگر لە زانکۆی میونیخ لە لایەکی ترەوە زانکۆی عەلیتڕا بڕیاریدا کە بڕوانامەی دکتۆرە لە ئەدەبدا بدات بە مامۆستا ئیقبال. دوا بەدوای زانکۆی عەلیتڕا بە ماوەیەکی کەم زانکۆی ئەڵڵا ئابادیش بڕیاریدا بە بەخشینی بڕوانامەی دکتۆر بە مامۆستامان. کاتێک نادرشای ئەفغانی بڕیاری چاکردنی شێوەی خوێندنی دەرکرد لە وڵاتەکەی، لە هەموو جیهانی ئیسلامیدا 3 کەسی هەڵبژار بۆ دانانی ئەو ڕژێم و یاسای خوێندنەی کە نادرشا ئەیویست. ئەو 3 کەسەش دکتۆر ئیقبال و سێڕاس مەسعودی و شێخ سلێمان ئەنەدوی بوون کە ڕۆژی 30 1933 گەیشتنە کابۆڵ بۆ ئەم مەبەستە پیرۆزە، وەکو خۆی باسی ئەم گەشتەی بەدرێژی لە کتێبی مسافردا کردووە. ئیقبال و ڕامیاری دکتۆر ئیقبال تەنیا نەخشێکێشی هەموو ئەو ڕامیارانە نەبوو کە ئامانجی ڕزگاربوونی موسڵمانەکانی هیند بوو، بەڵکو نەخشەکێشی ڕزگاری هەموو گەلی هیندی بوو بە تێکڕایی لە ژێر چەپۆکی بێگانە. هۆندراوە بڵێسەدارەکانی ئیقبال سرودی سەردەمی هەموو شۆڕجێڕانی هیند بوو.
ئەتوانین بڵێن هۆندراوە هاندەرەکانی ئەم بوون باهۆی هەڵگیرساندنی شۆڕشی هیندیەکان دژی ئینگلیزی داگیر کرد لەگەڵ ئەوەشدا کە خۆی هاوبەشی ئەکردن باوتە و کردەوە و سەرۆکایەتی چەند کۆمەڵێکی ڕامیاری کرد جگە لەوەی ماوەیەکی درێژ سەرۆکی پارتی پەیوەندی موسڵمانەکان حیزب الرابط الئیسلامیە بوو بەسە بۆ دکتۆر ئیقبال سەرۆکێکی وەکو محەممەد عەلی نەجاحی دامەزرێنەری دەوڵەتی پاکستان لە کاتی مردنی ئیقبالدا بڵێت ئیقبال هاوڵ و پێشەوە و فەیلسوفمان بوو لە ناسکترین کاتدا کە بەسەر پارتەکەمان پارتی پەیوەندی ئیسلامیدا ڕۆیشت ئیقبال وەکو تاوێرێکی گەورە وەستاوە و هێندەی مویەک لە ڕێی نەکردووە کاتێ لە ساڵانی 1932 دا کۆنگرێک بەسرە بە ناوی مؤتەمەڕ التاوڵەتە المستەدیرە لە لەندەن بۆ چارەنووسی گەلی هیند دکتۆر ئیقبال یەکێک بوو لە نوێنەرانی گەلی هیند بۆ ئەم کۆنگرەیە کاتێ گەڕایەوە لە ڕۆما و قاهیرە لایدا و چەند محاضەڕەیەکی بە زمانی ئینگلیزی لەژێر ناوی گۆڕانی باوەڕی ئیسلامیدا پێشکەش کرد بۆ ساڵی دووەم کە چووەوە بۆ کۆنگرەکەی لە ئیسپانیا لایدا و لە مزگەوتی قورتوبە نوێژی کرد کە ئەمە یەکەم نوێژ بوو لەو مزگەوتەدا بکرێت لە پاش ئاوابوونی خۆری ئیسلام لەسەر ئەو وڵاتە لەو مزگەوتەدا چامەیەکی نووسی و لە دیوانی باڵجبریئیلدا بڵاوی کردەوە لەژێر سەردێری ئیقبال لە میحرابی قورتوبەدا ئیقبال کادیرێکی ئیسلامی چاپوک بوو بۆیە قۆڵی لێ هەڵکێشا بوو بۆ ناوچەکانی هیند و خەڵکی کۆ کردەوە و محاضەڕەی بۆ ئەدان کاتێ بۆ یەکەم جار لە ساڵی 1930 هەڵبژێردرا بە سەرۆکی پارتی پەیوەندی ئیسلامی پارتەکە ئاهەنگێکی جێڕاو لەم ئاهەنگەدا سەرۆک ئیقبال وتارێکی خوێندەوە و تێیدا پێشنیاری دامەزراندنی دەوڵەتێکی ئیسلامی بە ناوی پاکستان کرد ڕوونکردنەوە پاکستان لە 15 هەشتی 1947 دا سربەخۆیی وەرگردووە تا کۆچی ئیقبال بە نزیکەی 10 ساڵ ئەگەڕینەوە بۆ باسەکەمان تا ئەو کاتە ناوی پاکستان بە مێشتی کەسدان نەهات بوو ئەمەش لە ڕەوائح الئیقبال دانراوی ئەبولحەسەن النەدوی هاتووە مامۆستا ئیقبال دروستی کرد بۆیە ئیقبال بە دامەزرێنەری دەوڵەتی پاکستان ئەناسرێت و لەو تارەکەیدا وتی ئەو گەلەی خاچێکی دیاریکراوی نەبێت کە بتوانێت ساڵاچی خۆی تێدا ئەنجام بدات ئەو گەلە نەئاینی تەواوی هەیە و نەهەرگیز ئەشبێت بە خاوەنی شارستانیەتی خۆی چونکە ئاین با میری خۆی و باهێز پارێزگاری لێ ئەکرێت هیچ چارێک نییە بۆ ئێمە ئەوە نەبێت کە تێبکۆشین بۆوە دیهێنانی دەوڵەتێک بە ناوی پاکستان و تاکو ئێمەش ببین با خاوەنی دەوڵەت و خاچی دیاریکراوی خۆمان بۆ زانیاری سەیری کتێبی القائد الأعظم محەممەد عەلی جەناح دانراوی عەباس مەحموود عەقاد بکە نەخۆشی و کۆچی دوایی ئەو تێکۆشەرەیکەوە ئەزاندران نەخۆش ناکەوێت و مردن دڵی نایەت نینۆکە چەپەڵەکانی لە بەندی جەرجی گیر بکات وردە وردە لاواز بوو چەند بەردێک لە گورچیلەیدا بوو پزیشکێک بە ناوی حەچیم بەسیر دەهلەوی چارەسەری کرد لە ساڵی 1935 دا دەنجی گیرا دیسان هەر ئەم پزیشکە چارەسەری کرد هەر لەم ساڵەدا خێزانەکەی کۆچی دوایی کرد مەولەوی ئاسایی بوو باهۆی پەژارە و دڵگرانیەکی زۆر بۆ دکتۆر ئیقبال لەو ماوەدا تووشی چەند نەخۆشیەکی جۆرە و جۆر بوو تا لە ئەنجامدا تووشی نەخۆشی دڵ بوو کە با تەواوی لە جم و جۆڵ کەوت بەڵام هەستیاری بەرز تا دواهەناسەی لەوتە جوانەکانی نەکەوت نەخۆشیەکە با تەواوی تەنجی پێ هەڵچنی بە تایبەتی لە شەوی نۆی چواری 1938 کەوتە ئەو پەڕی مەترسیەوە لەو ڕۆژانەدا کە ئەیزانی مردن یەخەگیری بووە وەکو هەموو مسلمانێکی با باوڕ بە زەردەخەنەوە بەرەو ڕووی مردن ئەڕۆیشت و زۆر با پەرۆشەوە بوو بۆی ئاورێکی ئەڵمانی هەبوو لەو کاتی نەخۆشیە قورسەیدا ئەچوە لای و پێی ئەوت ورەت چۆنە مامۆستا ئیقبال پێی ئەوت من مسلمانم مردن ناتوانێ بم ترسێنێ هەرکە مردن هات من بە شادمانیەوە پێشوازی لێ دەکەم و ئەم شیعرەی خۆی بۆ خوێندەوە نیشانەی پیاوی مسلمان و بە باوڕ بە تۆ بڵێم ئەوەیە کە مرگ بۆی هات زەردەخەنە لەسەر لێوی نەبڕێت ڕۆژی 24 1938 جاویدی کوڕی بان کرد کە تەمەنی 13 ساڵان بوو لە پێش هەندێک خزم و خۆیشانی پێیوت ڕۆڵە لە کۆتایی ئەم کتێبەی کە دامناوە بۆ تۆ ناوم لێناوە جاوید ناما چەند ئامۆژگاریەکی بۆ تۆ هەموو گەنجێکی مسلمان تایە جا ئەگەر خوا بەزەیی پێدا هاتەوە و مامۆستایەکی بەرچاو و ڕووناچی بۆ ناردیت ئەوە زۆر باشە خۆ ئەگەر چنگت نەکەوت ئەوە بەو ئامۆژگاریانەی من ڕەفتار بکە و ئەمە دوا وەسیەتە بۆ تۆ لە پێش مردنی بە 10 دقیقا ئەم دوو شیعرەی وتووە و دوا چۆڕی بەرهەمە بە نرخەکانی کۆتایی پێهێناون ئەویش ئەوەیانە ئایا ئیتر هەناسە و سروەی ڕۆیشتم ئەگەڕێتەوە تاشنەی شەماڵێکی حیجازم بۆ بهێنێ کە نایشی هێنێ
بەسەر چوو ئەم ڕۆژگاری هەژاریە تازە نهێنی زانینێکی تر دێتەوە کە نایەت. ئابەم شێوەیە لا ڕۆژی 21 چواری 1938 و بە شوادمانیەوە گیانی شیرینی شاد کرد باخوای خۆی و دڵە پڕ لە باوەڕەکەی بۆ دوجار لالێدان کەوت و ماڵئاوایی لەم جیهانە بێشەرمە کرد لە تەمەنی 67 ساڵ و مانگێک و 26 ڕۆژیدا. بە خاک سپاردنی کاتێ هەواڵی لە جیهان دەرچوونی مامۆستا ئیقبال بڵاو بوویەوە دوکان و بازار و کارخانە و فەرمانگە میریەکان داخران و مردومەکان هەموو ڕۆیشتن بۆ ئەو خانوەی کە ناوی جاوید منزڵە و ماڵی مامۆستا ئیقبال بوو. سەرچاوەی ئیلهامی ئەو گۆرانیانە بوو کە هەڵگیرسێنەری ئاگری شۆڕش بوون. بە هەموو برادەران و خزمەکانیەوە شوێنێکی باشیان لە تەنیش مزگەوتەکەی خۆیەوە هەڵبژارد و لاشەی پیرۆزیان ڕادەستی زەوی کرد. مردنی ئیقبال گەورەترین ناسۆر بوو کە تووشی موسڵمانان بە گشتی و موسڵمانەکانی هیندی ئەو کاتە بە تایبەتی بوو. تاگوری فەیلسوف وتی مردنی ئیقبال لە لەشی ئەدەبی جیهانیدا برینێکی هەڵکۆڵی ساڕێژبوونی نییە. محەممەد ئیقبال یەکێک بوو لەو مەردانەی هەوڵی بەختیاری مرۆڤایەتیان ئەدا. تاگوری فەیلسوفێکی هیندیە و یەکێک بووە لە ئەدیبانی جیهانی و خاوەنی چەند ئامەیەکی قەسائیدی زۆر بەنرخ بوو کە خەڵاتی نۆبڵی تێدا وەرگرت و پڕبوون لە گیانی ئاین و نیشتیمان پەروەری. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی دووەم بەرهەمەکانی لاپەڕا 27 بەرزترین بەرهەمەکانی مامۆستا ئیقبال ئەو دوو کتێبە فەلسەفیەیە کە ناویان ئیسرار خودی و ڕموز بی خودین. یەکەم ئیسرار خودی. ئەم کتێبە با یەکێک لەو کتێبە نایەبانەی ئیسلامدا ئەندرێت کە لە سەدەی 20دا دانرابێت. بە زمانی فارسیە. ئیقبال هەستی ئەکرد بەوەی ڕێبازێکی تازەی هێناوەتە ناوەوە کە بتوانێت ژیان و مردنی ئادەمیزاد ببەستێت بە ئیسلامەوە. لە ڕاستیشدا ئیقبال هەتاوێکی نوێی لەسەر جیهانی ئیسلامی هەڵهێنا کە زۆر ڕوون بوو. ڕێگەی ڕاستیان پێدۆزیەوە و مێشتی هەزاران زانای ئەوروپی شلەقان. جا بۆ ئەوەی هەستی ئیقبالمان بۆ دەربکەوێت و واسەن شعرێکی لا سەرەتای کتێبەکەی کە دکتۆر عەبدولوەهاب عەزام وەری جێڕاوەتە سەر زمانی عەرەبی دەخەینە پێش چاو. یەکەم دەڵێ من هەتاوێکی تازە هەڵهاتووم بەسراوم بە گەردوونێکەوە کە نەمدی بوو لە پێشدا. دووەم دەڵێ چاوگەی پێکەنینت بکەرە کانیاوی گریان و دڵت پڕ بکە لە فرمێسکی خوێنین. سێم دەڵێ تۆ ئاگریت دەسا ڕێگە ڕووناک بکەرەوە بۆ جیهان بە بڵێسەکانت خەڵکی نووست و بێدار بکەرەوە. بەداخەوە ماوەی ئەوەم نییە کە بتوانم لەسەر هەموو باسەکانی ئەم پەراوە پیرۆزە بنووسم، بەڵام ئەمانەی خوارەوە ناونیشانی باسە گرنگەکانی ئەم کتێبە بەنرخەیە. یەکەم ڕەچەڵەکی یاسای جیهانی لا خودی ذاتیەدا. دووەم مانەوەی بوونەوەر کەون کەوتۆتە سەر توندکردنی خودی ذات. سێم توندکردنی خودی بە خۆشەویستی و ئەوین ئەبێت. چوارەم تەمەڵی خودی و هەستنەکردن با لێپرسینەوە. پێنجەم ئەگەر خودی بە خۆشەویستی و ئەوینی ڕاستون بکرێت هەموو هێزێکی جیهانی ژێردەستەی ئەبێت. شەشەم پەروەردەی خودی بە سێ قۆناغدا ئەڕوات. ئەلیف ملکەچی، بێ دەستگرتن بەسەر نەفسدا، جیم جێنشینی خوایەتی ئەنیابەتە الئیلاهیە. حەوتەم کات چەکە. هەشتەم ئەدەب و هۆنراوەی ئیسلامی ئەبێت چۆن بێت. نۆیەم بەرپەرزدانەوەی ئەندێشەکانی ئەفلاتۆنی یۆنانی و حافزی شیرازی. ئەم کتێبە لە ساڵی 1915دا لە چاپ دراوە وەرجێڕراوەتە بۆ سەر زۆر زمان وەکو ڕووسی و ئینگلیزی و عەرەبی هەتا دوایی. دووەم ڕموز بیخودێ. ئەتوانین بڵین تەواوکەری کتێبی پێشووی ئەسرار خودیەتیە، چونکە ئیقبال چەسپاندنی کە بناغی جیهان خۆیە لە تاکدا و تاکیش بناغی کۆمەلگایە و ئەم جیهانش لا چەند کۆمەلگایەک پێکاتوە و باسی چۆنیەتی پەروەردەی ئەم خۆیە ئەکات. هەروە لە کتێبەکەیدا ڕموز بی خودی چارەسەری گیر و گرفتەکانی کۆمەڵ و دانانی ڕژێم بۆ هەڵسوکەوتیان و پەروەردەی تاکی تێدا دەکات. ئەمەش ناونیشانی چەند باسێکێتی. یەکەم سەرەتایەک باسی پەیوەندی تاک بە کۆمەڵەوە ئەکات. دووەم کۆمەڵ چۆن لە تاک پێک دێت. سێم کۆمەڵی ئیسلام لە دوو پایە پێک دێت. ئەوانیش ئەلیف خواناسی لەم باسەیدا ئەیسەلمێنێکە وازهێنان و ترس و داماوی بنچینەی ناپاچین و خواناسی ئەم نەخۆشیانە ڕیشەکێش دەکات و بۆ هەر یەکەیان نمونە ئەهێنێتەوە. بێ بەرنامەی پیرۆزی محەممەد صلی الله عليه وسلم.
نووسەر لەم باسەیدا ئەیسەلمێنێکە چۆن سەربەستی و یەکسانی و برایەتی ڕاستەقینە لەم بەرنامەدا هەیە و بێ ئەم بەرنامەیە هیچ کامیان لا جیهاندا نامێنن. چەند باسێکی تری بە کەڵشی وەکو ئامۆژگاری ئافرەتانی موسڵمان. ئەم کتێبەش بە زمانی فارسیە و یەکەم جار لە ساڵی 1970 لە چاپ دراوە. پاشان چەند جاریتر لە چاپ دراوەتەوە وەرگێڕدراوەتە سەر زمانەکانی عەرەبی و ئینگلیزی و ئەڵمانی. سەیەم پیام مەشرق. ئەم کتێبەش بە زمانی فارسیە و هۆندراوەیە. یەکەم جار لە ساڵی 1932دا لە چاپ دراوە وەرگێڕداوەتە سەر زمانی عەرەبی لەلایەن دکتۆر عەبدولوەهاب عەزامەوە. لە ساڵی 1951دا لە کەڕاچی لە چاپ دراوەتەوە. هۆی دانانی ئەم کتێبە ئەوە بوو کاتێک گوتیە هەستیاری ئەڵمانی کتێبێکی بەناوی سڵاو بۆ ڕۆژ ئاوا دانا و پروپاگەندەیەکی زۆری بۆ ڕۆژ ئاواییەکان کردبوو. مامۆستا ئیقبال بەم کتێبەی بەرپەرچی ئەندێشەکانی داوەتەوە. ئەم دانراوەی بە ئایەتی وەلیلله المەشریق والمەغریب لە سوڕەتی ئەلبەقەرە ئایەتی 115 دەست پێکراوە. ئەمەش باسە سەرەکیەکانیەتی. یەکەم لقی جۆرا و جۆر 4 خشتە چییە؟ دووەم بیر و باوەڕ 51 چامەیە. سێیەم شەرابی نەبراوە. ئەمەش چەند چامەیەکی سۆزی دەروێشیە و لا شێوەی غەزەلدایە. غەزەل بەو چامانە ئەوترێت کە چەند باسێکی با شێوەی ڕەمز تێدا باس کرابێت. چوارەم نەخشەی فەرەنگ. ئەمەش 24 پارچە هۆندراوەیە با یادی هەستیارەکانی هاوڵی لە ئەوروپا. ڕەخنە لە هەندێکیان دەگرێ و سەنای هەندێکیان دەکات. ئەم کتێبە لە نامەخانەی گشتی لە سلێمانی هەیە لە ژێر ژمارە 7892 بە عەرەبی. چوارەم بانگ درا. ئەم کتێبە بە زمانی ئوردیە و لە ساڵی 1924دا لە چاپی داوە. ئەم بەرهەمە چەند هۆندراوێکی بە نرخی نیشتیمانی و ئاینیە و پێشچوونی بۆ ئەوروپا و ئەو کاتەی لە ئەوروپا بووە نووسیویەتی. پێنجەم زەبور عەجەم. ئەم بەرهەمەی بە زمانی فارسیە و لە ساڵی 1929دا لە چاپ دراوە. ئەم کتێبەی دکتۆر ئیقبال بە بەرزترین بەرهەمەکانی ئەناسرێت لە ڕووی ئەدەبیەوە. ئەمیش 4 بەشە. بەشی یەکەم پاڕانەوە لەخوا. بەشی دووەم 75 پارچە چامەیە. بەشی سێم بریتیە لە وەڵامدانەوەی نێوپرسیاری فەلسەفی لەژێر ناونیشانی کلشن ڕاست جەدید. بەشی چوارەم باسی خواپەرستی ڕاستەقینە ئەکات بە ناونیشانی کتاب العبودیە. شەشەم جاوید نامە. بە زمانی فارسیە ئەم دانراوەی مامۆستا ئیقبال زۆر گرانە و کتێبێکی فەلسەفی قوڵە. ئەو کەسەی کە زۆر شارەزایی لە فەلسەفە و مێژوو تەسەووفدا نەبێت لێی تێناگات. بۆ یەکەم جار لە ساڵی 1923دا لە چاپ دراوە. جاوید نامە چیرۆکێکی ئەندێشەیە. بە ئەندێشە گەردەنیەکان ئەگەڕێ و گەشتێکی جیهانی گیانی عالەم الئەڕواح ئەکات و چاوی با چەند پیاوێکی ئاینی و ڕامیاری و ئەدەبی ئەکەوێت و گفتوگۆیان لەگەڵدا ئەکات وەکو جەمالەدینی ئەفغانی و فرعەونەکانی میسر، حەلاجی بەغداد، نیتشەی فەیلسوفی ئەڵمانی، بابەتیاری لوری هەمەدانی عوریان، نادرشا و چەند پیاوێکی تر. لە داوێنی ئەم کتێبەدا چەند ئامۆژگاریەکی زۆر گرنگی تێدایە بۆ هەموو لاوانی ئیسلامی لاوتەکانیدا ڕووی کردوتە جاویدی کوردی. هەفتەم موسافر. ئەم بەرهەمەی بە زمانی فارسیە و لە ساڵی 1934دا بڵاوی کردوتەوە و بریتیە لە چەند ئامۆژگاریەکی با کەڵک و ئاڕاستەی نادرشای ئەفغانی و هەموو سەرۆک میریەکانی ئیسلامی کردووە. ئەوەمان لە یاد نەچێت ئەم کتێبەی کاتێدانا کە لەگەڵ مەسعودی و سلێمانی نەدویدا چوون بۆ ئەفغانستان بۆ دانانی یاسای پەروەردە و زانست بۆ ئەو وڵاتە. ئەم کتێبە لەلایەن دکتۆر حوسێن دانشەوە کراوە بە تورکی. هەشتەم بال جبرائیل. ئەم بەرهەمەی با زمانی ئوردیە و لە ساڵی 1935دا بڵاوی کردوتەوە و ئەکرێت بە 4 بەشی سەرەکیەوە. بەشی یەکەم 61 پارچە هۆندراوەیە. تێیدا باسی گیر و گرفتی ئەدەب و هۆندراوەی ئیسلامی ئەکات و باسی مەرجەکانی ئەدەبی ئیسلامی ئەکات. بەشی دووەم چەند چامەیەکە لە کاتی چوونی بۆ قورتوبەی ئەندەلوس نووسیوێتی بیر لا یەکەم دارخورما دەکاتەوە کە عەبدوڕەحمان داخل لەوێ ناشتی. بەشی سێم لە شێوەی چیرۆکدایە بە ناونیشانی لە پێش دەستی خوادا. بەشی چوارەم چەند چامەیەکە بە ناونیشانی لەسەر گۆڕی ناپلیۆن. نۆیەم پسچد باید کردی ئەی ئەقوام شەڕق. ئەم کتێبە فارسیە و لە ساڵی 1936دا بڵاوی کردوتەوە و تێیدا ڕاستی شارستانیەتەکەی ئەوروپا باس ئەکات و چارشێو لەسەر پروپاگەندەی پێشکەوتنەکەیان لا دەبات. داوا لە موسڵمانەکان ئەکات کە بەو بریق و باقە نەخەڵەتێن. ئەمەی خوارەوە هەندێک لە سەر باسەکانیەتی. یەکەم وتوێژ لەگەڵ هەتاودا. دووەم لا ئیلاهە ئیلا الله. سێیەم هەژاری. چوارەم پیاوێکی سەربەست. پێنجەم نهێنی شەرع.
دەیەم چرب گڵیم مەبەستی لا لێدانەکەی موسا پێغەمبەرە لا بەردەکا ئەم کتێبە دواییم بەرهەمیەتی کاخۆی لا چاپی دابێت با زمانی ئوردیە و لا ساڵی 1937 لە چاپی داوە ئەم کتێبەی دیوانێکی زۆر گەورەیە و با تەواوی شێوەی ئیسلام لەم ڕوانەی خوارەوە پیشان ئەدات یەکەم ئیسلام و پەروەردە دووەم ئیسلام و ئافرەت سێم ئیسلام و ڕامیاری چوارەم ئیسلام و هونەرە جوانەکان ئەم بەرهەمە دکتۆر عەبدوڕەحمان عەزام وەری جێڕاوە بۆ زمانی عارەبی یازدە ئەرمەغان حیجاز ئەم بەرهەمەی با هەردوو زمانی فارسی و ئوردی داناوە و پاش کۆچی دوایی خۆی لا چاپ دراوە و ئەکرێت با دوو بەشەوە بەشی یەکەم با زمانی فارسی و ئەم ناونیشانەی خوارەوەی هەڵگرتووە یەک بۆ خوا دوو بۆ پێغەمبەر سێ بۆ گەل چوار بۆ هەموو جیهانی مرۆڤایەتی پێنج بۆ هاوڕێکانی ئەم ڕێگایەم بەشی دووەم با زمانی ئوردیە و لاژێر ئەم ناونیشانانەدایە یەک کۆمەڵێ ڕاوێژی پەرلەمان شەیطان دوو هاوار لە دەست سێ شەیطان لە هیچ ناترسێت لا ڕاپەڕینی موسڵمانەکان نەبێت لەگەڵ چەند باسێکی تر دوازدە ئیقتیساد با زمانی ئوردیە و لا ساڵی 1901 لە چاپی داوە باسی یاسا ئابووریەکانی جیهان دەکات و بەراوردی ئەکات لەگەڵ ئابووری ئیسلامدا سێزدە گۆڕینی میتافیزیک لە وڵاتی فارسدا ئەم کتێبە نامەی دکتۆرای بووکە لە زانکۆی میونیخ بڕوانامەی دکتۆرای پێوەرگرت و لە ساڵی 1970 بە زمانی ئەڵمانی بڵاو کرایەوە چواردە چارەسەری باوڕی ئاینی لە ئیسلامدا ئەم کتێبەی بریتی بوو لە محاضەرانەی کە لە زانکۆکاندا پێشکەشی دەکرد لە بارەی بیر و باوڕی ئیسلامیەوە کۆکرایەوە و ساڵی 1934 لە چاپ دراوە لەلایەن عەباس مەحموود ناوێکە وەرجێڕاوە بۆ زمانی عارەبی ئەم عەباس مەحموود عەقاد نییە پازدە نامەکانی بۆ جەناح ئەمانە چەند نامەیەکی ئەدەبی سیاسین کاتی خۆی بۆ محەممەد عەلی جەناحی دامەزرێنەری دەوڵەتی پاکستانی نووسیوە و کۆکراوەتەوە و لا ساڵی 1944 لە چاپ دراوە شازدە وتارەکانی ئیقبال ئەو کۆمەڵە وتارە ڕامیاریانەیەکە لە کۆنگرەکانی پارتی پەیوەندی ئیسلامیدا پێشکەشی کردووە و لا ساڵی 1944 لە چاپ دراوە حەڤدە نامەکانی ئیقبال وەڵامی ئیقبال بۆ ڕەخنەگرەکانی ئەوروپا باشێوەی نامە بوو جا ئەو نامانە کۆکراونەتەوە و لەژێر ناونیشانی نامەکانی ئیقبالدا لا ساڵی 1944 لە چاپ دراوە خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات ڕەخنە لاپەڕا چل کاتێ مامۆستا نیلکسۆن کتێبی ئیسرار خودی و ڕموز بی خودی وەرجێڕایە سەر زمانی ئینگلیزی و بڵاوی کردنەوە هێشتا مامۆستا ئیقبال خۆی لە ژیاندا بوو لەو کاتەدا زۆر لە زانا و فەیلسوفەکانی جیهانی ئەو کاتە بەو پەڕی ڕێزەوە وەریان گرت و لا سەریان نووسی و ستایشیان کرد هەندێکیشیان ڕەخنەیان لە تێڕوانینەکانی ئیقبال گرت گوایە فەلسەفەکانی ئیقبال لەسەر بناغی هێز قووە دانراوە و ئیقبال داوای کردووە کە هەموو گیرروگرفتێک بەهۆی هێزەوە چارەسەر بکرێت وەکو فەلسەفەکەی نیتشەی فەیلسوفی ئەڵمانی ئەیانوت ئەم فەلسەفەیە بۆ هەموو مرۆڤایەتی دەست نادات بەڵکو تەنیا بۆ موسڵمانەکان بەکاردێت کاتێ ئەم ڕەخنانە ڕووی کردە نیکلسۆن ئەمیش ئاگاداری مامۆستا ئیقبالی کرد مامۆستا وەڵامی هەموو ڕەخنەکانی دایەوە و بڵاوی کردەوە جا ئێستا بۆ نمونە وەڵامی نامەی ڕەخنەگرێکی دکتۆر ئیقبال ئەخەینە پێشچاو مامۆستایەکی ئەوروپی با ناوی دیکسۆن نامەیەک دەنووسێت بۆ نیکلسۆن و تێیدا چەند ڕەخنەیەکی بۆ ئەنووسێت ئەمیش ئاگاداری مامۆستا ئیقبال ئەکات ئیقبالیش بەم شێوەی خوارەوە وەڵامی ئەداتەوە زۆر خۆشحاڵم با ڕەخنەکانی مامۆستا دیکسۆن و منیش ئەڵێم یەکەم وەکو دەرئەکەوێت لە نامەکەیدا وا تێگەیشتووە کە من هانی خەڵکم داوە بۆ کۆشش بۆ هێزی مادی بەڵام من هانی خەڵکم داوە بۆ وەدیهێنانی هێزی گیانی ڕۆحی زیاتر لە هێزی مادی من وا دەزانم جەنجی گەلێک لەگەڵ گەلێکی تردا بۆ سندنی مافوداد و ڕاستی شتێکی پێویستی سەرشانە وتەکەی دیکسۆن ڕاستە کە ئەڵێت جەنگ وڵات کاول ئەکات ئیتر ئەو جەنگە لەسەر ڕاستی بکرێت و بۆ ڕاستکردنەوەی لاری بێت یان بۆ سەپاندنی دەستەڵات بێت کەوابوو ئەبێ خۆمان لە جەنگ بپارێزین ئەم وتەی دیکسۆن ڕاستە بەڵام چەندجار بە چاوی خۆمان دیمان کۆنگرە گرتن و پەیمان بەستن ناتوانن شەڕ نەهێڵن با یەکجاری خۆ ئەگەر هەر نەهێڵدرێت بە هیچ جۆرێک شەڕ بقەومێت ئەو کاتە گەلی سەردەستە و بەدەستەڵات گەلە هەژارەکەی تر ژێردەستی ئەچەوسێنێتەوە دووەم میستەر دیکسۆن ئەڵێت فەلسەفەکەی ئیقبال لە بازنەیەکی دیاریکراودا نەخشە کێشراوە
باڵقەکانیشی گشتی بێت مەبەستی ئەوەیە ئیقبال ڕووی فەلسەفەکەی کردوتە گەلانی موسڵمان و بەس مامۆستا ئیقبال وەڵامی بەم جۆرە داوەتەوە ڕاستە فەلسەفە و هۆندراوە و هەموو لقەکانی تری ئەدەب ئەبێ ئامانجێکی مرۆڤایەتی گشتیان هەبێت منیش هەر بەو نیازەوە فەلسەفەکەم نووسیوە بەڵام خۆ ئەبێ بگەڕین با شوێن یەکێکدا کا بشێت بۆ ئەوەی ئەم کاڵایە با باڵای بکات منیش پاشگەڕانێکی زۆر بەناو گەلانی جیهاندا بەبێ لایەنگیریکردن یان ڕەگەزپەرستی یان نیشتیمانی کەسم چنگ نەکەوت و ئاینم چنگ نەکەوت جگە لە ئیسلام و گەلەکەی نەبێت چونکە هەر ئیسلامە دوژمنی ڕەگەز و ڕەنگ و زۆر پەرستنە کە ئەمانش گەورەترین کۆسپن لا ڕێگەی بەدیهێنانی برایەتی لە نێو گەلاندا کاتێک سەیرم کرد لە جیهانی ئیسلامیدا خۆشەویستی نەتەوایەتی بەناو نیشتیمان پەرستیەکەی ئەوروپا لە ناویاندا تەشەنەی کردووە مسلمانەکان لە ئامانجی بەرزی خۆیان لایەنداوە و کەوتونەتە ناو گێژەڵوکەی نەتەوە پەرستی و ڕەگەزپەرستی منیش بەو شێوەی خۆم کە بە ئیسلام و بە دڵسۆزی ئادەمیزاد دەزانم ئەم نووسراوم فەلسەفەکەی پێشکەش بە ئاشتی خوازان دڵسۆزانی هەموو گڕۆی ئادەمیزاد کرد بەڵێ ڕاستە نەتەوە پەرستی بۆ ماوەیەکی دیاریکرا و سوودی هەیە بەڵام ئەگەر گەیشتە لووتکەی خۆی بە گەورەترین لێقەومانی مرۆڤایەتی دوایی دێت ڕاستە من ئیسلامم خۆش ئەوێت بەڵام دیکسۆن بە هەڵەدا چووەکە ئەڵێت خۆشەویستی ئیسلام بەرچاوی گرتووە ڕاستیەکەی ئەوەیە کاوتراوە کاڵا بەقەد باڵا کەسم دەست نەکەوت جگە لە ئیسلام کە بشێت بۆ ئەم مەبەستە پیرۆزە دیسان ئیسلام تەسک نییە وەکو دیکسۆن وای بۆ دەچێت هەروەها زانستی ئیسلام نەبەستراوە بە نەتەوەیەکەوە بەبێ ئەویتر ئیسلام ئیسلامی عەلی کوڕی ئەبوو تاڵیب و سەلمانی فارسی و سوهەیبی ڕۆمی هەتا دواییە بەڵکو هەموو ئامانجێکی ئیسلام پاش پەرستنی خوای تاک و تەنها بڵاوکردنەوەی برایەتی و یەکسانی و بەختیاری ڕاستەقینەیە لە نێو هەموو ئادەمی زاددا الله سبحانه وتعالى لسورة آل عمران آية 64 دفرمي قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم ألا نعبد إلا الله ولا نشرك به شيئا ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله فإن تولوا فقولوا اشهدوا بأننا مسلمون مناي أم آية بيروزا واتا محمد صلى الله عليه وسلم بلي أي خاون كتاب آسمان يكان ورن سروتيك يكسان بيت لنيو إيما مسلمانو إيودا ئەو وتەیەش ئەوەیە کە هەمومان هەرخوا بپەرستین و هاوڵی بۆ دانەنین و کەسمان ئەوی دیکەمان با گەورە و خاوەن فەرمان دانەنین و فەرمانەکانی خوا بخەینە پشتگوێ واتە فەرمانی یەکتری نەخەینە سەر فەرمانەکانی خواوە گەورەترین گومانی دیکسۆن ئەوەیە وەکو زۆربەی نەزانەکانی ئەوروپاوە ئەزانێت کە ئیسلام حەزی لە جەنگ و خوێن ڕشتنە بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە دەسەڵاتی خوا تەنیا بۆ موسڵمانەکان نییە بەڵکو هەموو گەلانی سەرزەوی بەشدارن لە دەسەڵاتی خوادا ئیسلام ئەیەوێت بتی ڕەنگ و نەتەوە و ڕەگەز بشکێنێ و نەهێڵێ کەس بتەکانی ئەوروپا پیستر لە بتەکانی چەرخی نەزانین عەسڕ الجاهیلیە بپەرستێت پەیمان و کۆنگرە و فەرمانی پاشا و سەرۆک وڵات ناتوانن گەل بەختیار بکەن بەڵکو گەل بە سربەستی و یەکسانی و برایەتی بەختیار ئەبێت بێت جیاوازیان بەهۆی ڕەنگ یان نەتەوە یان ڕەگەزەوە من لاریم لەوە نییە کە مسلمانەکان شەڕیان کرد و زۆر وڵاتیان خستە ژێر دەسەڵاتی خۆیانەوە هەندێک لە پاشاکانی بەناو مسلمانان و بەناوی ئاینی بێتاوانی ئیسلامەوە هەزاران کردەوەی ناڕەوایان کرد بەڵام ئەبێ ئەوەش بزانین کە ئاینی ئیسلام نەهاتووە بۆ ئەوەی وڵات داگیر بکات بەڵکو ویستویەتی و ئەیەوێت یاسا و ڕژێم بڵاو بکاتەوە و یاسایەک لەسەر بنچینەی ڕاوێ شوڕا بێت ئیسلام نەیویستووە ناشێوێت کە پاشایەتی دروست بکات و وڵات داگیر بکات بەڵکو ئەوێت دادپەروەری و برایەتی و بەختیاری بڵاو بکاتەوە بەڵام پاشاکانی بەناو ئیسلام چاویان لەم ڕاستیە نوقاند و لە ڕێڕەوی ڕاستی ئیسلام لایاندا و دوورکەوتنەوە بەڵێ ئیسلام داوای مسلمان بوونی گەلان ئەکات بەڵام بەبێ زۆرداری و فەلاقە و هەڵواسین چونکە ئیسلام ئەڵێت لا ئیکراهە فی الدین سوڕەتی ئەلبەقەرە ئایەتی 256 واتە زۆرەم لێ نییە لە ئیسلامدا خۆ ئەگەر سەیرێکی وڵاتی چین بکەین بۆمان دەردەکەوێت با دەیان ملیۆن مسلمانی تێدایە و لە هەموو مێژووی ئیسلامدا ڕۆژێک لە ڕۆژان ئیسلام لە وڵاتەدا هیچ دەسەڵاتێکی سەربازیان ڕامیاری نەبووە بەمەدا بۆمان دەرئەکەوێت کە ئیسلام ئەیەوێت دڵ لە ژەنجی خۆپەرستی پاک بکاتەوە بەبێ بەکارهێنانی هێزی ستەمکاری یان هێزی ڕامیاری
لەماوەی 20 ساڵدا کە من خەریکی خوێندنەوە و نووسینی فەلسەفەی جیهانی بووم بۆم دەرکەوتووە فەلسەفەکەی من دوورە لە هەموو لایەنگیریەک بەڵام ئەوروپا بێبەشە لەم گەنجینە بە نرخەی ئیسلام. قورئانی پیرۆز کتێبێکی فەلسەفی نییە بەڵکو چاوساغێکە بۆ پانترین شەقامی ژیان و چارەسەرکەری هەموو کێشەیەکە. خۆ ئەگەر مسلمانێک فەلسەفەیەکی جوانی نووسی لە ژێرتیشتی قورئاندا نابێ پێی بوترێت شەربەتێکی تازت لە کاسەکۆنێکدا ئەداتێ وەکو دیکسۆن ئەڵێت، بەڵکو چەند ڕاستیەکی کۆنە و با بیرەوەری تازە ئەیدۆزیتەوە و پێشکەشی دەکەیت. ئای چەند بەداخەوم بۆ نەشارەزایی ئەوروپا لە ئیسلام و فەلسەفەکەی. خۆزگە کاتم ببووە کتێبێکی گەورەترم بنووسایە لەسەر فەلسەفەی ئیسلام تاکو ئەوروپیەکان بیان زانیایە گەوجی کامەیە و فەلسەفە کامەیە. ئەمە نمونەیەکی وەڵامی دکتۆر ئیقبال بوو. ئێمەش ئەڵێین مشتێک نمونەی خەروارێکە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی سێهەم ئیقبال لە هەڵسەنگاندنێکدا لاپەڕا 47. ئیقبال و زانست ئەو کەسەی هەموو وتەیەکی باڕواڵەت جوانی دەستکەوت و گورج بێهاڕین لە ژێربەرداشی بیرەوەریدا قوتی بدات و هەر بیردۆزۆیەکی نەظەریە بەرچاوکەوت گورج ئەڵێ گوتەچی بدات بە بنەما ملیابۆی ئەو کەسە وەکو ئەوە وایە کە هەستی تام چەشتنی نەمابێت. حاسەتە الذەوق. چونکە ئەگەر هەنجوین بخوات هەست بە شیرینی ناکات، هەروەها ئەگەر ژەهریش بخوات هەست بە کەگرەیی و تاڵی ناکات تا ئەیکوژێت. ئەو کەسە تەنها ئەوێت مەشکە ڕەشی ورجی پڕ بکات و هەر بژی. بەڵام ئیقبال پەپولەی چرای زانست باڵەکوتەی بوو بە شوێن زانستدا هەر زانستێک هەبێت و لە هەرکوێ هەبێت. ئەمما مۆستایە بە باوەش گژوجیای زانستی کۆ ئەکردەوە و لا پاشان گوڵ بژاردەی ئەکرد. کامیان بە کەڵکی ژیان بەهاتایە هەڵی ئەگرت و کامیان بێسوود وایە فڕی ئەدا. بەم جۆرە هەموو شتێکی بە نرخی لە بێنرخ جیا ئەکردەوە. بەم شێوە جوانە ئیقبال مایەوە تاکو بوو بە خاوەنی ئەو فەلسەفە تازانە و ئەم باوەڕە قوڵانەی کە نووسەرەکان ئەیانگواستەوە لا وڵات بۆ ئەو وڵات و لەم زانکۆ بۆ ئەو زانکۆ لە ئێران و ئەفغانستان، میسر و ئەڵمانیا، ئیتالیا و رووسیا و عێراق ڕوونکردنەوە. خاوەنی کتێبی ئیقبال الشاعر والفەیلسوف والئینسان عێراقی و کەربەلاییە. بەڵێ ئەوەی کوێرانە دوای خەڵک بکەوێت ناتوانێشتی تازە بهێنێتە کایەوە، جگە لەوەش خۆی ئەکات بە جێگای پێکەنین بۆ نەتەوە داهاتوەکان. لە هەمان کاتیشدا خۆی ذاتی خۆی ئەتوێنێتەوە لەشتی بێنرخدا. مامۆستا ئیقبال هێشتا بۆنی شیری لەدەم ئەهات کاتچووە قوتابخانە بۆ خوێندنی قورئان و تیخی زمانی بە ئاوی قورئان ئاودا. بەڵام ئایا ئەم قوتابیە مناڵا بە چ شێوەیە قورئانی خوێند؟ باوکی هەموو جارێک پێی ئەوت، کوڕم بە جۆرێک قورئان بخوێنە وەکو بۆ خۆت هاتبێتە خوارەوە. بەم جۆرە ڕوویکردە قورئان و بە شێوەیەک ئەی خوێندەوە وەکو بە تایبەتی بۆ خۆی هاتبێتە خوارەوە. ئیقبال و باوکی ئاوەها بوون لەگەڵ قورئاندا، بەڵام ئێمە قەدەغەی دەمکوتان بۆ مانای قورئانیان لێ ئەکردین و ئەیانوت نابێ ماناکەی بکەیت. قۆناغی سەرەتایی بەم جۆرە تەواو کرد و کاتێک چووە قۆناغی ناوەندی و ئامادەیەوە مامۆستایەکی زانای وەکو میرحەسەن ئاوی ئەو نەمامە جوانەی ئەدا. هەرکەس سەیری بکردایە بۆی دەرئەکەوت ئەو دارە پڕمیوەیە وەکو ئیقبالی لێ دەرئەچێت. لە دواییدا کە چووە زانزگای میری لە لاهور وەکو لا بەشی یەکەمدا باسمان کرد، کۆمەڵی پاراستنی ئیسلام جەمعیە حیمایەت الئیسلام میکرۆفۆنی بۆ چۆڵ کرد تاکو بەرهەمە ئەدەبیەکانی کە پڕبوون لا وشەی شۆڕژێرانە تێدا بڵاو بکاتەوە. هەر لەو زانزگایەدا دوو مەدالیای ئاڵتوونی با دیاری لە بلیمەتیدا پێبەخشرا. سەرڕای ئەوەش پاشماوەیەکی کەم هەڵبژێردرا بە سکرتێری کۆمەڵەکە. لەو ماوێدا کە چوو بوو بۆ ئەوروپا و پاش ئەوەی دکتۆرای لە فەلسەفەدا وەرگر لە میۆنیخ و گەڕایەوە بۆ لەندەن تا لە یاسا ناسیدا بڕوانامە وەربگرێت. مامۆستایەکی خۆی کاتێ لە زانزگای میری لە لاهور مامۆستای بوو، ناوی تۆماس ئارنۆڵۆت بوو کە کردی بە مامۆستا لە جێگای خۆی لە زانکۆی کامبریج بۆ ماوەی 6 مانگ. لەو ماوێدا ئیقبال توانی لەگەڵ زۆر لە پیاوانی ڕامیاری و ئەدەب پەروەر و خاوەن بیرروڕادا هاوڕێتی پەیدا بکات. هەروەکو دەریای زانستی پانوبەرین بوو. ناویشی بە گەورەی بڵاو بوویەوە و زۆر لە نووسەرانی ناوچەکە ناسیان، تاکو زۆری نەخایەن نووسەرێکی بەرزی ئینگلیزی وەکو نلکسۆن خۆی چەمانەوە و بەسەر کاخەزدا تا کتێبی ئەسرار خودی مامۆستا ئیقبال وەربجێڕێتە سەرزمانی ئینگلیزی. مامۆستا ئیقبال هەر لەو کاتەدا باڕۆژ ئاواییەکانی وت، شارستانیەتەکەتان هەر بەو خەنجەرەی کە دروستی کردووە خۆی پێ ئەکوژێتەوە.
ئەم هێلانە بەسەر ئەم چڵەدارە لاوازەوە ناوەستێ چونکە شارستانیەتێکی بێبەزەیی و مادەیەکی بێجیانە. مامۆستا ئیقبال سەرڕای سوتاندنی زۆر لە مۆمی ژیان بە دیار فەلسەفەی فەیلسوفەکانی ئیسلام وەکو غەزالی و جەلالەدینی ڕۆمی و ئیبن ڕوشد و هەتا دوایی زۆر شارەزاییەکی فراوانیشی بووە لە ڕۆشنبیری و فەلسەفەی ئینگلیزی و ئاڵمانی و فەڕەنسی و ئەمریکیدا. چونکە مامۆستا ئیقبال سەرڕای زمانی ئوردی و فارسی و ئینگلیزی و عەرەبی و ئاڵمانی و فەڕەنسی و سەنسکریتیشی زانیوە. بەسە بۆ مامۆستایەکی وەکو دکتۆر ئیقبال کاتێک بۆ یەکەم جار زانکۆی ئەفغانستان کرایەوە وەکو لە پێشەوە باسمان کرد. پاشای ئەو وڵاتە لە هەموو جیهانی ئیسلامیدا سێ کەسی هەڵبژار بۆ دانانی یاسای خوێندن بۆ ئەو زانکۆیە کە یەکێکیان مامۆستا ئیقبال بوو. ئیقبال ئەو زانایە بوو کە زاناکانی هەموو هیند و جیهانی ئیسلامی و هەموو جیهاندانیان ناوە بە بلیمەتی و زانایی و فەیلسوفی ئەودا. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. ئیقبال و فەلسەفەکەی لاپەڕا 51 هەر بیر و ڕایەک بکەوێتە مێشتی هەر ئادەمی زادێکەوە پاڵەپەستۆیەکی بە شوێنەوەیە. هەر فەلسەفەیەک هەڵقوڵێ لە کانی مێشکی هەر بلیمەتێکدا هۆیەکی تایبەتی هەیە. ئەگەر نەختێک سەیری ژیانی هەرداهێنەرێک یان فەیلسوفێک یان چاکەکارێک بکەین ئەبینین هۆیەک پاڵەپەستۆیەکی تایبەتی هەیە زۆری لێ ئەکات بۆ داهێنانی ئەو شتە تازەیی کە ئەیهێنێت. نمونە زۆر زۆرە لەم بارەوە پێویست باهێنانی نمونە ناکات. جا ئێستا بابزانین ئەو پاڵەپەستەوەی زۆری لە دکتۆر ئیقبال کرد بۆ دانانی فەلسەفەکەی چی بوو بەهۆی هەڵگیساندنی ئەم بڵێسەیە. کاتێک ئیقبال سەیری دەوروبەری خۆی کرد چیدی؟ سەیری کرد مسلمانەکان لە شەوە زەنجی نەزانی خۆیاندا هەنگاو ئەنێن. ئیسلام کە بریتی بێت لەو تاقەڕژێمەی گەلان بەبێ ئەو تامی بەختیاری ناچێژن. ئێستا وای لێ هاتووە بووە بە سەردێری هۆندراوەکانی کەساسی و نەزانی و نەبوونی. بیر و باوەڕە پیرۆزەکانی ئیسلام باوتەی پڕوپوچی دوژمنەکانی چڵکەم بوون. پاش ئەوەی خۆیان خاوەن فەرمان بوون بە ژێرچەپۆکەی ناحەزانی ئاینی ئیسلام. کاتێک ئیقبال ئەم ڕۆژە ڕەشەی بە مسلمانەکانەوە دی بۆی دەرکەوت کە پاشە ڕۆژێکی ڕەشتر چاوەڕێیان دەکات. دکتۆر ئیقبال جارێ بیری لەوە ئەکردەوە کە هۆی ئەم سەر لێ شێوایە بزانێت جا لە دواییدا هەوڵی دانانی چارەسەری بدات. بەڵێ زانی هۆکەی چییە؟ پاش لێکۆڵینەوەیەکی زۆر و تەتەڵەکردنی چۆنیەتی مسلمانەکان بۆی دەرکەوت کە گەلانی ئیسلام 6 نەخۆشیان توش بووە بە جارێک. نەخۆشیەکان: یەکەم، ئەم گەلانە زۆر لە کاربەدەستەکانیان ئەترسن، بەڵکو لە پلەی ترسیش دەرچووە و گەیشتۆتە پلەی پەرستن. دووەم، لادانیان لە خواپەرستی ڕاستی و گەڕانەوەیان بۆ بتپەرستیەکەی خۆیان و دەستکردنیان بە پەرستنی زمان و نەتەوە و سنووری دەستکرد. سێم، کاتێک مسلمان سیر ئەکات بەو جۆرە لاواز بووە و برایەتی و یەکێتیەکەی نەماوە ئەڵێ بڵێم چی؟ ئەمە قەزا و قەدەرە، دەسەڵاتی خوام نییە. ئیتر ئەو مسلمانە نایەوێت هەڵسێت و خۆی بتەچێنێ وەکو شێڕاپەڕێت و پەلەمارێک بدات، خوش یارمەتی لەسەرە. چوار، مسلمانەکان قایلن بە ژیانی دیلی و ژێر چەپۆکەیی هەر لەبەر ئەوەی نەختێک ئازاریان توش نەبێت. پێنجەم، مسلمانەکان مانای وشەی شەهید بوونیان ون کردووە یان لەبیریان چۆتەوە، زۆر ئەترسن لەوەی بمرن، هەر حەزیان لەم ژیانە دیلیەیە. شەشەم، خەڵەتاندنیان بە بریق و باقی شارستانیەتەکەی ڕۆژ ئاوا و وەرگرتنی هەموو بیردۆزەیەک و قودانی بەبێ جوین. کاتێک ئیقبال ئەم نەخۆشیەی دۆزیەوە، ئەمیش ئەو مامۆستا و زانا و فەیلسوفەیە کە زۆربەی ئەوروپا گەراوە و قوشبنی زۆری زانکۆکانی دیوە و کۆڕی زانستیتیاندا بەستووە. ئەم خووە لە مێشتیدا ئەسوڕایە و هەربیری لەوە ئەکردەوە چۆن ڕێگایەک بدۆزێتەوە و چارەی ئەم برینانەی پێ بکات. پاشگەڕانێکی زۆر لە جیهانی ئەندێشەی باوەڕ و فەلسەفەدا بۆی دەرکەوت کە ئەبێت لە خۆیەوە دەست پێ بکات. هەموو مسلمانێک ئەبێ لە خۆیەوە دەست پێ بکات. ئەمە بووە هۆی دانانی فەلسەفەکەی ئیقبال. ئێستاش با بزانین کەمێک لەو فەلسەفەی دکتۆر ئیقبال چییە و چۆنە. لە ڕاستیدا فەلسەفەکەی ئیقبال فەلسەفەیەکی ئیسلامی ڕوتە و پرۆتۆپلازمی گیانی مسلمانە. هەندێک لە سۆفیەکان باوەڕیان هەیە با یەکێتی بوون وەحدەتە الوجود و ئەزانن کاتاک فەڕد ئەندێشەیەکی لە خۆبایی بوونە و هیچێکی تێدانیە جگە لە خۆبایی بوون. وا گومان ئەکەن کە دوایی ئادەمی زادیش لکاندنە بە ئەو بوونەوەرەکانی تر، وەکو دڵۆپێک ئاو بکەوێتە ناو دەریایەکی گەورەی فراوانەوە و هەر لەسەر ئەم بناغەیە فەلسەفەی نەمان لە خواپەرستیدا ئەلفەنان فی الله دانراوە. لالایەکی ترەوە قوتابیانی قوتابخانەی هایگڵ زیاتر لەمانە چوونەتە خوارەوە بۆی،
بەڵام ئیقبال لە نێوان هەردوولادا وەستاوە و دەڵێت نابێت ئەمە گومانە و سەر لێ شێواویە و بناغەی سستی و لاوازی و هۆی نەخۆشیەکانی گەلەکەمانە بەڵکو هەموو ئادەمیزادێک خاوەنی بۆنێکی تایبەتی و شەخسیەتێکی تایبەتی خۆی هەیە سیر بکە ئەو خوایی کە دروستکەری هەموو بوونەوەرە تاکە و جیاوازە لە هەموو دروستکراوەکانی ئەم بوونەوەرە گەورەیە پێکاتوە لە چەند تاچێک و هەر تاکێکی خاوەنی تایبەتمەندی خۆیەتی ئەمانە ڕووەک پەلەوەر ئەوانی تر بەرد دیسان هەر ڕووەک ئەوە قۆغ و هەڵۆژە ئەوانە دانەوێڵە ئەوانەش قەوزە و قامیشی شەکر هەتا دوایی هەر سەیری ئادەمیزاد بکە هەندێک سپی هەندێک ڕەش هەندێک سوور هەندێک زەرد دیسان ئەمانە نەخۆش ئەوانی تر لەش ساغ لەگەڵ ئەوەشدا کە هەموو مرۆڤێک خاوەنی خۆیان شەخسەتێکی تایبەتیە بەڵام لە هەندێشتی تردا سروشتیان یەک ئەکەوێت و ئەتوانرێت یەکسانی بەسەریاندا بچەسپێندرێت ئێمە بەم یەکسانی و یەکچەتیە هەنگاو بە هەنگاو بەرەو پێشکەوتن ئەڕۆین و هەتا بێت گڕۆی ئادەمیزاد زیاتر لە یەک نزیک ئەبنەوە ئەم ژیانەی ئادەمیزاد هەمووی بریتیا لە یەک زنجیرە و هەرنەوەی کاتێک بریتیا لە عەڵقەیەک لەو زنجیرەیە کەوابوو بوونەوە ڕاستیەکی تەواو نەکراوە هەر نەتەوە یەک کات دێت لەسەری زیاد دەکات من تۆ ئەو یەکێکی تر هەر یەکەمان خشتێکی ئەو دیوارەی ژیانین و هەر خشتێک یارمەتی خشتەکەی تەنیشتی ئەدات بۆ پتەوی خانووی ژیان و ئەوەی لا توانای ئەو خشتەدا هەبێت با کاری ئەهێنێ بۆ ئەوەی دیوارەکە لە ئاستی ئەو پتەوتر و قایمتر بێت بەم جۆرە بۆ من دەرئەکەوێت کە من تاکێکی جیاوازم و خاوەنی شەخسیەتێکی جیاوازم تۆ هەروەها خاوەنی شەخسیەتێکی خۆیەکی جیاوازی ئەویش ئەوی تریش هەتا دوایی هەروەها بەڵام هەر یەکەمان هەوڵ ئەدەین تاوەکو خۆیی خۆمان پتەو بکەین و یارمەتی یەکتر بدەین و تێبکۆشین بۆ ئەوەی کڕۆی ئادەمیزاد بەختیار بکەین و پاشەڕۆژی گەشتار بکەین بەم هۆیەوە فەلسفەی ئیقبال پێوترا فەلسفەی خودی فەلسفە ذات فەلسفەی خۆیی ئیقبال ئەڵێ خۆیی بریتیە لە خەبات و تێکۆشانی بێوچان بەلای ئیقبالەوە ئەگەر ژیان خەبات و تێکۆشانی تیانەبێ ئەوە ژیان نییە و مردنە ئەڵێت خۆیی بەهێز ئەبێت بەدانانی ئامانج بۆ ئەو خۆیە و تێکۆشانە لا ڕێی ئەو ئامانجەدا چونکە خاوەنەکەی تێ ئەکۆشێت و خۆی ماندوو ئەکات و ژیانی پڕ ئەبێت لە ئەوین با پێچەوانەی ئیقبالەوە شۆبنهاور فەیلسوفێکی ڕۆژئاوایی ئەڵێت ژیان با مردن دوایی دێت ژیان تەنیا بریتیا لە هەڵپەکردن ئادەمیزاد ناتوانێت هیواکانی لە شوێنێکدا ڕابگرێت ئادەمیزاد هەموو کاتێک برسی و تێنی و تەمەعکارە هەر هەوڵی ئەوەیەتی دەست بگرێت بەسەر زیاتر لەوەی هەیەتی خۆ ئەگەر ئامانجەکانی نەهاتنەدی ئەوە جنێ و بە ناوچاوانی و بەختی خۆی ئەدات ئەگەر هاتەدی ئەوە چەند ڕۆژێکی کەمە و لە پاشا گۆڕئی قۆزێتەوە وەکو هەر نەبوو بێ و ئەم سەرزەویەی نەدید بێت بەڵام ئیقبال ڕووی گرژی خۆی دەرئەبڕێت پێیان ئەڵێت هاوار لە دەستی ئێوە چۆن هۆش عەقڵ قایل ئەبێت بەوەی خوا بەخۆڕایی ئێمەی دروست کرد بێت چۆن قایل ئەبێت ئەم هەتا و مانگ و هەموو بوونەوەرەکانی تر هەر وەکو خۆیان بمێن و ئێمەش وا بە گورجی بڕزین بێ لێپرسینەوە یەک نەخێر بەڵکو هەتا و مانگ ئەوەی لا بوونەوەردا هەیە هەمووی بۆ کارگوزاری ئێمە دروستکراون با ئێمەش نەزانین چیمان بۆ ئەکەن و هێزی مادەی بۆ دروستکردوین تاک و بگەین بەو ئامانجەی ئەمانەوێت چۆن ئەگەر ئەوان بۆ کارگوزاری ئێمە دروستکرابن و ئەو تەمەنە درێژەیان هەبێت و ئێمەش واز و بمرین با یەکجاری بێگەڕانەوە ئەمە ڕاست نییە بەڵکو شتێکی تر هەیە پێی ئەوترێت نەمری خولود بەڵێ نەمری ئێمە زیاترین لەوەی ئەمماوە کەمە ببەینە سەر و بڕۆین بە بێگەڕانەوە ئێمە گەورەترین لەوەی کە بتوێینەوە و بچینە سەر دەریای بوونەوەری بێپایان مردن بریتیا لەو دیوارەی بەسەریدا باز ئەدەین بۆ ژیانێکی هەتاهەتایی تر و گۆڕ بریتیا لەو بەلەمە بچکۆڵەی ئەمان گوێزێتەوە بۆ کەناری دەریای ژیانی نەمری و ژیانی بێ مڕەمڕ لەمەش ئەمرێ و ئەرزێ ئەبێ بەخۆڵ و بەدەم شەماڵەوە گەرمیان و کوێستان ئەکات بەڵام خۆی زات نازانێت مردن چییە لە پاشان دکتۆر ئیقبال دەیان نمونەمان بۆ دەهێنێتەوە بۆ بوونی ژیانی هەتاهەتایی و ئەڵێت ونبوونی ئەستێرە بەڕۆژ مانای مردن نییە بەڵکو مژدەی هەڵاتنی لەو ڕووناکترە یان ناشتنی تۆوی و ڕوەک لە گۆڕی تاریکی زەویدا مانای مردن نییە بەڵکو جوانتر خۆی ئەڕازێنێتەوە و ژیان زیاتر ئەکات خۆ ئەگەر ئێوە ژیان بەم دوو سێ ڕۆژە ئەزانن ئیتر هەڵپەی چیتانە و بۆ دانامرچێن بەڵام من هەوڵ ئەدەم بۆ بەهێزکردنی خۆی خۆم چونکە نامرم بە یەکجاری و ژیانێکی هەتاهەتایی چاوەڕێم ئەکات
فەلسەفەکەی ئیقبال فەلسەفەیەکە باڵی بەسەر هەموو گۆشەکانی ژیاندا کێشاوە، بەڵام من ماوەی ئەوەم نییە کە لە نامیلکەیەکی وا بچووکدا لەسەر هەموو فەلسەفەکەی بدوێم و باسی بکەم، بەڵام ئەو قۆناغانەی فەلسەفەکەی ئیقبالی پێدا دەڕوات سێ قۆناغا. یەکەم ئەو قۆناغە خۆیی ذاتی پێدا ئەڕوات، خۆی با تەواوکردنی ئەم قۆناغە هەڵ ئەسێت. لەم قۆناغەدا هەر کەسە ئامانج مەبەستێک بۆ خۆی دروست ئەکات، ئەو ئامانجەش با پێی ئەو نەخشەیە ئەکێشرێت کە قورئان ڕەنجی بۆ هەر یەکەیان کێشاوە، چونکە ئیسلام ڕژێمی ژیانەوە ناوی ئاینە. دووەم لە پاش دانانی ئامانج و دیاریکردنی سنووری ئامانجەکەی قۆناغی خەبات و تێکۆشان دێت، ئەویش بە یەکێتی هەموو خۆیەکان و بە بەکارهێنانی هێزی مادی بۆ گەیشتن بە ئامانج، کە ئەو ئامانجەش بەختیاری گڕۆی ئادەمی زادە. بۆ تێپەڕبوون بەم قۆناغەدا سێ مەرج هەیە. یەکەم بەگوێکردن و بەجێهێنانی هەموو فەرمانەکانی خوا، دووەم گرتنی نەفس و توانەوەی لە بەرژەوەندی گشتیدا، سێم ناسینی پلەی ئادەمی زاد بەڕاستی و دیاریکردنی قورئان لە نەخشەکانی ژیاندا. قۆناغی سێم پلەی موسڵمان، واتە دروستکردنی کۆمەڵی موسڵمانی ڕاستەقینە، ئەو موسڵمانەی خاوەنی هەموو هێزێکی مادی و معنەوی بێت و نەشکرێ بە هەموو بوونەوەر و سەر بکەوێت بەسەر هەموو کۆسپێکدا و ترسی لە مردن نەبێت، بەڵکو بزانێت کە دیوارێکە و بازی بەسەردا ئەدات و ئەڕواتە جیهانێکی هەتاهەتاییەوە، خاوەنی دارایی و سامان بێت، بەڵام بێ لە خۆبایی بوون و شەڕفرۆشتن، چونکە دەروێشی مانای سوالکەری نییە، بەڵکو دەروێش ئەوەیە کە دار و خاوەن سامان بێت، بەڵام خاوەنی دڵێکی فراوان و بابەزەیی دڵی هەژار بێت. کاتێک کە ئەم کۆمەڵە موسڵمانە دروست بوو، ئەوسا بۆ ئەوە ئەشێکە خوا پێیان بفەرمێ: كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله. واتا ئێوە باشترین نەتەوەن لەناو ئادەمی زاددا، فەرمان ئەدەن با چاکە و خەڵکی ئەجێڕنەوە لا خراپە و باوەڕتان بەخوا هەیە. ئەمەیە دواپلەی خۆی ذات، ئەو خۆیە کە ئیقبال کردوویەتی با بەردی بنچینەی ئادەمی زاد با گشتی. ئەمە نمونەیەکی زۆر کەم بوو لە فەلسەفەکەی ئیقبال، فەلسەفەی هێز و ژیانەوە. ئیتر بەس نییە بۆ موسڵمان. ئایا ئەم فەلسەفەیە باشترین دەرمان نییە بۆ چارەسەرکردنی هەر شەش نەخۆشیەکەی؟ خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. ئیقبال و ئەوینی مرۆڤایەتی، لاپەڕا 61. ئەی تیشکی برایەتی و مرۆڤایەتی، وەرە بە هێزە نەبەزەکەت ڕووی ڕەشی چینە و قینەبەرایەتیمان لێ دوور بخەرەوە، بەڵکو جارێکی تر گەلانی جیهان ڕووی جوانی بەختیاری ببینن. ئەو ڕووەی با تەمەعکاری شەرفرۆشان گیراوە. ئەمە نمونەیەکە لە وتە پیرۆزەکانی مامۆستا ئیقبال. ئەمە لە وتانەی بوو کە کاتێ ئەیکردن خەوی ئەبینی بە جیهانێکەوە کە خۆشەویستی و بەختیاری باڵی بەسەردا کێشا بێت و پەرستنی نەتەوە و ڕنگ و خوێن باوی نەمابێت و ڕژێمی چینایەتی مل شکاند بێت. بەخۆڕایی نەبووە ئیقبال ئیسلامی هەڵبژاردووە بۆ ئەوەی بیکات بە شەقام و ڕێڕەوی فەلسەفەکەی و داوای لا گەلان کردووە کە بە ئیسلام چارەسەری برینەکانیان بکەن. هەڵبژاردنی ئیسلام لالایەن ئیقبالەوە پاش خوێندنەوە و لێکۆڵینەوە و بیرکردنەوەیەکی زۆر بووە، بۆی دەرکەوتووە ڕزگاری نییە بۆ گەلان لا چنجی ئیمپریالیزم بە ئیسلام نەبێت. ئیقبال تەنها لە گیر و گرفتی جیهانی ئیسلام یان چەند دەوڵەتێک نەکۆڵیوەتەوە، بەڵکو لە هەموو کێشەکانی جیهانی کۆڵیوەتەوە، بیری لە هەموو کاربەدەستانی ئەو کاتە کردوتەوە. ئیقبال یەکەم کەس بووە بە مۆسۆلۆنی وت: تۆ ناتوانیت تا سەرهێزی دیکتاتۆری خۆت بەسەر گەلی ئیتاڵیدا بسەپێنیت، کەچی ئەوە بوو لە جەنجی جیهانی دووەمدا وتەکەی هاتەدی و کورسیەکەی سەرە و خوار بۆوە. مۆسۆلۆنی لە پیاوانی ڕامیاری و دەوڵەتی بەریتانیا بوو، دامەزرێنەری پارتی یەکێتی دیکتاتۆری ئیتالیا بوو کە لە ساڵی 1945دا مرد. هەروەک لە پێشەوە وتمان هۆندراوە شۆڕژێڕیەکانی ئیقبال بوو بە هەوێنی هەڵگیساندنی شۆڕشی ڕزگاری هیندیەکان لە چنجی ئینگلیزی خوێنمژ. ئیقبال زۆر دڵگران بوو لەوەی تورکیای کرد بە بنکەی سەربازگەی ئیمپرالیزمی ڕۆژ ئاوایی. ئیقبال خەفەتی خۆی نەشاردەوە بەرامبەر بە ڕەزاشای پەهلەوی شای ئێران کە خۆی کرد بە بەندە و ئەڵقە لە گوێی ڕۆژ ئاواییەکان. ئیقبال ئەڵێ ڕژێمی وڵات ئەبێ بە دەست کۆمەڵێکی زانە و تێگەیشتووە بێت. هەروەها ئەڵێت ئەو یاسا کۆماریەی لە ئەوروپادا هەیەت تەواو نییە، چونکە تەنیا سەیری ژمارەی زۆر و دەنگ بۆدان ئەکات. ئیتر چۆنیەتی ئەو هەڵبژێردراوانە دەخاتە پشتگوێی و ئەڵێت
نەخۆشی گەلانی خۆرهەڵات داماوی و شوێنکەوتنە هەروەها ڕژێمە کۆماریەکەی ڕۆژ ئاواش هەر نەخۆشیە نەخۆشی دڵ و کوێری چاو بڵاو بۆتەوە نە لە ڕۆژهەڵات و نە لە ڕۆژ ئاوا چاکبوونی نەخۆشی نییە ئیقبال زۆر بەرەنگاری ئەو ڕامیاریە بێ ئاینەی کە لە ئەوروپا و تورکیا و رووسیا بووە هەیە کردووە زۆر زوو مژدەی داوە بە گەلانی جیهان کە ڕامیاری بێ ئاینی ئەبێتە هۆی قەڵاچۆکردنی ئادەمی زاد ئابە و جۆرە ئیقبال گیانی بوژانەوەی خستە نێو گەلانی موسڵمانەوە و چارشێوی لەسەر ڕووی هەموو ئیمپریالیزمیەک هەڵدایەوە کە ئەڵێت ئیمپریالیزم لە هەر شوێنێک هەواری هەڵدا وڵات و وێران ئەکات زیاتر لەوەی ئاوەدانی بکاتەوە ئەی دزێت زیاتر لەوەی خەرجی ئەکات ئیقبال خۆی بە خێرخواهی هەموو گرۆی ئادەمیزاد زانیوە و داوای بەختیاری بۆ کردوون لە هۆندراوەیەکیدا ئەڵێت ئەگەرچی زڕنگەی پەرداغی شەرابەکەم عەجەمیە بەڵام شەرابەکەم دروستکراوی حیجازە و لە میوە پەڵدرێژەکانی ئەوێ ئەگەر ئاواز و بەستەکەم هیندی بێت خۆ دەنگەکەم عەدنانیە مەبەستی لە باپیرە گەورەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئیقبال نوێخوازی لاپەڕا 64 ژیان لە فەلسەفەکەی ئیقبالدا بریتیە لە چەند گۆڕانێکی نەبراوە هەموو کۆمەڵێک لا ڕێگۆڕیندایە بۆیە پێویستی بە دانانی ڕژێمی نوێ هەیە تاکو لەگەڵ ژیانی نوێیاندا بگونجێت بەمەرجێک ئەو نوێی کا دێت پەیوەندی لەگەڵ کۆنەکەدا هەبێت ئیقبال دەڵێت دانیشتن بە دیار کۆنەوە وەستان لە یەک پلەی ژیاندا و هەرە بە پیرۆززانینی ئەو شتە کۆنەیە وازانین هەر ئەوە ئەو پەڕی ئامانجە و هیچی دیکەی بەدوادان نایەت لەگەڵ ئەوەشدا کە نەگونجێت لەگەڵ ژیانی ئەو کاتەی کۆمەڵدا ئەوە پێی ئەوترێت وشک بوون ئیان کۆنەپەرستی و مراندنی هێزی مرۆڤایەتی لاپلەیەک لاپلەکانی ژیاندا و بربەستی ژیانێکی پێشکەوتووی تر بۆ ئادەمی زاد سەرەڕای ئەوەی کە دەست درێژیە بۆ سروشتی ئیسلام چونکە ئاینی ئیسلام ئاینی بربڵاوی و سەرکەوتنی هەموو پلەکانی ژیانە و ئاینی چاڵاچی و لێهاتنە بەمەرجێک ئەو شتە نوێی کە دێت ئیسلام نەوەستێنێت و لە چوارچێوەی ئیسلام دەرنەچێت و سوودی گشتی تێدا هەبێت هەر لەبەر ئەمە بوو ئیقبال ڕووی کردە هەموو ئەو خاوەن بیرانەی لاپلەیەکی ژیاندا خۆیان ڕاگرتووە داوایان لێ ئەکات خۆیان لەو کۆنە ڕزگار بکەن و ئیتر بەسە کوێرانە دوای هەموو شتێکی کۆنی هەڵکوشراوی بێکەلک بکەون لەگەڵ ئەوەشدا کە شەریعەتی ئیسلام لا هیچ کەم و کوڕی نییە و بۆ هەموو تاکێک لەم جیهانەدا لە هەر شوێنێکی یان هەر نەتەوەیەک بێت ئەشێت کەچی سەرەڕای ئەمەش ئیقبال حەزی کردووە کە دەرگای ئیجتیهاد بکرێتەوە بۆ ئەوەی شتی تازەی دەرهێنرا و لا ژێرتیشکی قورئاندا بخرێتە ناو شەریعەتەوە ئەمەش لە کتێبی ئیقبال الشاعر والفەیلسوف والئینسان دانانی حەمید مەجید هەدوو لاپەڕا 99 هاتووە ئیقبال لەگەڵ ئەوانشدا نییە هەر شتێکی نوێیان دەستکەوت ئیتر کۆنەکە بە تەواوی فڕێ ئەدەن یان لولی ئەکەن بۆ قوشبنی مۆزەخانە ئیقبال شۆڕشجێر بوو بەڵام شۆڕشجێڕێکی ورد و بەهۆش لە شۆڕشەکەیدا سربەست بوو بەڵام لەسەرخۆ لە داواکەیدا نوێخواز بوو بەڵام هەموو کۆنێکی فڕێ نەدەدا بەڵکو بە میکرۆسۆبی هۆشوردی ئەکردەوە ئەوەی با کەلچی ئەو کاتە بەهاتایە وەری دەگرت و بە بەرجی تازەوە ئەیڕازاندەوە و پێشکەشی کۆمەڵی ئەکرد ئیقبال فەیلسوف بوو فەیلسوفێکی وریای لەسەرخۆ و دووربین بە هاوڵە نوێخوازەکانی ئەوت لەسەرخۆ بن لا وەرگرتنی هەموو شتێکی نوێدا وە نەبێت هەموو نوێیەک ڕاست و بێلەکە بێت خواتساوی پێبەخشیوین تاکو هەموو شتێکی نوێی پێ بخەینە ژێر لێکۆڵینەوە و وردبینیەوە وە نەبێت هەموو کۆنێکیش بە کەڵکی ژیان نەیەت ئیقبال ئەڵێت مەرجی نوێخواز ئەوەیە چەکدار بێت بە هۆشێکی با باوەڕ و ئەوینی مرۆڤایەتیەوە بەم هەڵسەنگاندنە سەرپێیە کەمێک لە چۆنیەتی دکتۆر ئیقبالمان بۆ دەرکەوت من ناڵێم توانیومە ژیانی ئیقبال بنووسم بەڵام بەو ڕێژەیە لە وڵاتی ئێمەدا و لە کوردستانی خۆشەویستدا بە تایبەتی نەناسراوە لەگەڵ ئەوەشدا پەیوەندی ئێمە لەگەڵ ئیقبال زیاترە هەتا زۆر لە موسڵمانەکانی تر چونکە سەرەڕای ئەوەی فەیلسوفێکی ئیسلامە کە ئەمەش گەورەترین پەیوەندیە ئاری نەژادیشە جابە و پێ ناسراویە هیوادارم ئەم نامیلکەیەم کەڵکی لێوەر بگیرێت و چاو ببڕنا ئەو ڕێبازەی کە ئەوی پێدا ڕۆیشتووە داواکارم لە خوای بێوێنە وێنەی ئیقبال لەناو گەلەکەماندا و گەلانی موسڵمان زیاد بکات و ئێمەش بخاتە سەر ئەو شەقامە بێپێچ و پەنایی کە ئیقبال لە ژێرتیشکی ئیسلامدا نەخشەی بۆ کێشاوین
ساخوایە لە مامۆستا ئیقبال و ئێمەش خۆش بیت لە کۆتایی تەواوبوونی ئەم کتێبەشدا لە خوای پەروەردگار دەپاڕینەوە خوای پەروەردگار پاداشتی دکتۆر محەممەد ئیقبال و مامۆستا محەممەد مەلا ساڵح شارەزوریش بداتەوە بۆ ناسینی ئەم کەسایەتیانە و تێگەیشتن لە ژیان و بار و دۆخیان خوای پەروەردگار شارەزامان بکات تێمان بگەێنێت لە ئیسلام و لە قورئان و لە فەرمودەی ڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و دوورمان خاتەوە لە بیر و هەڵە و چەوتی هەر کەسێکی نەزان و نەشارەزا مامۆستا ئیقبال خزمەتی خۆی پێشکەش کرد بە باشە و خراپەکانیەوە خوای پەروەردگار لە گوناه و ئەو و ئێمەش خۆش بێت لە دوعای خێرتان ئێمە و نەخۆشی هەموو موسڵمانان بێبەش مەکەن خوای پەروەردگار نەمامرێنێ تاوەکو جیهانێکی ئیسلامی جیهانێکی موسڵمانانەی یەکتاپەرست ئەبینین لەژێر دوورشمی لا إله إلا الله محمد رسول الله والسلام عليكم ورحمة الله وبركاته خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات